الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم اجعل جمعنا هذا جمعا مرحوما وتفرقنا من بعده تفرقا مباركا معصوما. براو خوشکە بەڕێزەکان، سەلامی خۆی گەورەتان لێبێت. تاوەکارین لە خۆی پەروەردگار ئەم دانیشتەمان کاتەمایی خێر و بەرەکەت و ڕەحمەت بۆ خۆمان و دینەکەمان و میلەتەکەمان و وڵاتەکەمان. عنوانی بابەتەکە بریتیە لە چۆن ببینە کەسێکی سوود بەخش، سوودگەیەنەر بە دینەکەمان و بە میلەتەکەمان و هەروەها بە بەلەد و وڵاتەکەمان. بێگومان هەر کەسێک سوود بەخش نەبێت، کەسێکی نافع نەبێت، ئەوە زەرەری گەورەی کردووە و خێری گەورەی لەدەست چووە. ئینسانی سوود بەخش لای خوای پەروەردگار خۆشەویستترین کەسە. پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام پرسیاری لێکرا: من أحب الناس إلى الله؟ قال أنفعهم للناس. أنفعهم چێ لە هەموو کە زیاتر نەفعی زیاتر بێ، سوودگەیەنەرتر بێ، سوود بەخشتر بێت، ئەو کەسە لای خوای پەروەردگار هەموو کەس بەڕێزتر و خۆشەویستترە. جا با بزانین بەزەکانم چۆن سوود بە دینەکەمان بگەێنین، چۆن لە خزمەتی دینەکەمان دابین، ئیسلامە، و چۆن لە خزمەتی میلەتەکەمان و هەروەها وڵاتەکەشمان. خزمەتکردنی دین شەڕەفێکە و پلە و مەنزیلەیەکە کەم کەس پێی دەگات. هەر کەسێک خوای پەروەردگار موفەقی کرد بەکاری هێنا بۆ خزمەتی دین، دیارە خۆشەویستووە. بۆیە یەکێک لە دوعا گەورە و مەزنەکان ئەوەیە: اللهم استعملنا في طاعتك. ئەی پەروەردگار بەکارمان بێنی لە طاعەت و گوێڕایەڵی خۆت، لە عیبادەت و بەندایەتی بۆ خۆت و لە خزمەتکردنی دینەکەت. استعملنا في طاعتك. چۆن بتوانین خزمەت بە دین بکەین؟ سەرەتا زۆرێک لە خەڵک هەر بیریان لێی نەکردوتەوە، بۆ چونکە مەبەستیان نییە. زۆرێک لە موسڵمانان هەر مەبەستی نییە خزمەتی دین بکات. بە هەر شێوازێک بێت لەوەیە نوێژەکەی بکە کە ڕەمەزانیش هات بە ئەرکێکی زۆر قورس و گران و ناڕەحەتی دەزانێت بە ڕۆژوو دەبێت، بەڵام وە نەبێت دیندارێتی لەسەر شانی بارێکی سووک بێت، دڵی پێی خۆش بێ، شانازی پێوە بکە. زۆرێک لە موسڵمانان بەداخەوە بۆ چونکە قەدری نازانێت، قەدری نازانێت ئەو ئاینە پیرۆزەی کە خوا هیدایەتی داوە بۆی چەندێک شتێکی پیرۆز و مەزن و گەورەیە. بۆیە کە قەدری نازانێت بیر لەوە ناکاتەوە ببێتە خزمەتکاری ئەم دینە و سوود بە دینەکەی خوا بگەێنێ. هەر بیریشی لێ ناکاتەوە. هەموو هەوڵ و تێکۆشان و بیرکردنەوە و خەم و خەفەتی لە چییە؟ چۆن پارە پەیداکە، چۆن خانوویەکی باش دابینکە، چۆن سیارەیەکی باش، چۆن پلە و پۆستێکی باش. هیوا و ئاواتی ئەو تەنها مەتاع الحەیاتی الدونیا، هیوای ئەو خزمەتکردنی دین نییە. کەواتە جارێ خاڵی یەکەم پێویستە تۆ پرسیار لە خۆت بکەی: لەو کەسانەی کە هەموهم بطونهم وفروجهم، ئایا لەو کەسانەی تەنها هەم و غەمیان سکیان پڕکەن و شەهوەت بازی بکەن، لەو کەسانەیت؟ یا تۆ لەو کەسانەیت کە گەورەترین هەدەف بەلای تۆوە وەڕیضوان من الله ئەکبەر، ڕەزابوونی خوای پەروەردگار کە گەورەترین شتە،
خوا لێت ڕازی بێ ئەوەش بۆ دەبێت کە تۆ لە خزمەت دینەکەی دابی و تحقیقی عبودیەت بکەی بۆ خوای پەروەردگار ئەو کاتە خوای گەورە لێت ڕازی بێ. بۆیە برای بەڕێزم و خوشتی بەڕێز هەوڵدا گۆڕانکاری بەسەر ژیانی خۆت دابێنی بەسەر ئوسلوبی ژیان و شێوازی بیرکردنەوەت بە هەدەف و ئامانجەکانتدا بچۆرەوە. هەدەفی تۆ چییە لە ژیان؟ ئەگەر لەو کەسانە بووی تەنها دنیا مەبەستیانە ئەوە بزانە تۆ زۆر زەرمەندی، خۆتت نەدۆزیوەتەوە و نازانی بۆچی هاتوویتە ژیان و حسابیشت بۆ پاشە ڕۆژی خۆت نەکردووە. ئەگەر لەو کەسانە بووی کە خوای پەروەردگار موفەقی کردن بۆ ئەوەی بەو شێوازە بژین کە خوا دەیەوێت و بیر لە عەظەمەت و گەورەی خوا دەکەنەوە و ڕەزابوونی خوا بەلایەنەوە گەورەترین شتە دڵت بە خۆت خۆش بێت و شکر و حەمدی خوا بکە لەسەری. بۆی براکانم ئەلحەمدولله لەناو موسڵماناندا ڕێژەیەکی باش لە پیاوان لە ئافرەتان هەیە کە بەڕاستی هەممی گەورەیان بریتیە لە خزمەتکردنی دینی خوا. بەڵام دوای ئەوەی کە هەموو غەمیان خزمەتکردنی دینی خوایە ئێستا بابەتێکی تر دێتە ئاراوە. ئایا دینەکەی خوا کامەیە؟ دووهەمیان وە چۆن خزمەت بە دینی خوا بکەن؟ لەوەی بۆ ترێجا ئایا هیچ خلافێک هەیە لەوەی کە دینی خوا ئیسلامە؟ دەڵێن نەخێر، خلاف لەوەدا نییە کە دینی خوا ئیسلامە، بەڵام دیسان الإسلام كما هو أم كما يريده أهل الجهل والأهواء؟ إسلام وكو خوي ما بست خزمتي كي أو إسلامي كخواي پروردگار لقرآن بيروزكي داداي بزاند وبو پیغمبركي عليه الصلاة والسلام وصحابة رضي خواي قوريان لبي لسري جيان وتطبيقيان كرت آية أو إسلامة دتوي خزمت بو إسلام بكي يا إسلامك بجويري هوا و آرزو راو بوچوني خوت و داب و نريت و تقاليدي خلق کامیان دەوێت کامیانت بەلاوە گرنگە و کامیانت بەلاوە پێویستە. زۆرێک لە خەڵک براکانم ئیسلامەتیان دەوێت بەڵام نەک بەو شێوازەی کە لە قورئان و سونەت داهاتووە، نەک ئەو ئیسلامەتی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام و ئەسحاب لەسەری بوون. نە، یەکێ دەڵێ من ئیسلامی کوردیم دەوێت، یەکێ دەڵێ ئیسلامی تورکی، یەکێ دەڵێ ئیسلامی فارسی، یەکێ دەڵێ ئیسلامی عەرەبی. لە کاتێکدا ئیسلام یەک ئیسلامە. بۆیە کۆمەڵێک شت هەیە لە قورئان و حەدیثدا کاچی کوردی موسڵمان دەڵێ نە ئەمە ئیسلامی عەرەبە من نامەوێت، فارس دەڵێ ئەمە ئیسلامی عەرەبە من نامەوێت، یا ئیسلامی کوردە من نامەوێت. لەبەر ئەوە هەر کەسێک کە گەڕابێت بە وڵاتان و بە شوێناندا گەڕابێ دەبینی شێوازێک دینداری هەیە لە ئێران جیا لەو دینداریەتی لێرەیە. سەفەر کە بۆ تورکیا دیسان جیاوازیەکی تر دەبینی لە شێوازی دیندارێتیدا. ئەمە یعنی چەند ئیسلامێک هەیە؟ نا، ئەمە چەند تێگەیشتن و چەند فەهمێک هەیە بۆ ئیسلام کە لە چەندان شتدا لە یەکتر جیاوازن و ئەوەش کە صەحیح بێ و کە ڕاست بێ تەنها ئەو ئیسلامەتیە کە پێغەمبەری خوا لەسەری بوو عەلەیهی سەڵاتو وەسەلام. بۆیە براکەم دائیمەن خاڵی یەکەم کە گرنگە هەدەفت خزمەتی دینی خوا بێ. عمر ڕەزای خوای گەورەی لێبێ دەیفەرموو نحن قوم أعزنا الله بالإسلام، ئێمە قەومێکین خوا بە ئیسلام بە عیزەتی کردین. ئیسلام سەبەبی عیزەتە، سەبەبی کەرامەتە، سەبەبی ریفعەت و سەعادەتە. بۆیە هەوڵدە لە خزمەت ئیسلامدا بی. بەڵام ئیسلام بە گوێرەی ئەوە ناکە هەر کەسە ڕاو بە چوونی خۆی، نە، دائما بڵێ ئیسلامێکم دەوێت کە خوا فەرموو بێتی، پێغەمبەری خوا فەرموو بێتی عەلەیهی سەڵاتو وەسەلام. ئیسلامێکم دەوێت کە خەیر القورون سەحابە کە خوا لێیان ڕازی بوو ئەوان بەو شێوازە ئیسلامەتیان کردبێ. ئەوە ئیسلامە. کەواتە کام ئیسلامە خزمەتکەین؟ ئەو ئیسلامەی کە پێغەمبەری خوا و سەحابە لەسەری بوو. چۆن خزمەتی کەین؟ چۆن خزمەت بە ئیسلام کەین؟ ئایا پرسیارتان لە خۆتان کردووە؟ دوێنێ لەگەڵ کۆمەڵێک موسڵمان بووم
وتم پرسیارێکتان لێ دەکەم چۆن خزمەت بە ئیسلام بکەین چۆن خزمەت بە میلەت بکەین چۆن خزمەت بە وڵات بکەین وەڵا وەستان و هەر یەکەیان توانی شتێک بڵێ دوای یەکێکیان وتی مەوە دەزانی مۆزوعەکە سەهلە بەڵام کە بیری لێ دەکەیتەوە ئەرێ بەڕاست چۆن خزمەتی ئیسلام بکەین بەڵێ پرسیارتان لە خۆتان کردو چۆن خزمەت بە ئیسلام بکەین یەکەم خاڵ بەڕێزەکانم لە خزمەتکردنمان بە ئیسلام چۆنیەتی خزمەتکردنت بە ئیسلام ئەعیدە نەفسەکە للدعوة إلى الإسلام خۆت تەرخانکە خۆت پەروەردەکە خۆت ئامادەکە بۆ بانگەوازیکردن بۆ ئیسلام و پاسەوانێتیکردن لە ئیسلام بۆ بڵاوکردنەوەی ئیسلام خۆتی بۆ ئامادەکە چونکە ئەگەر بمانەوێ خزمەت بە بواری تەندروستی بکەین دەبێت خۆمان وەکو پزیشکێک ئامادەکەین دەبێت بخوێنیت تا دەبیتە پزیشک ئەو کاتە دەتوانی خزمەت بە بواری تەندروستی خەڵکەی ئەگەر بمانەوێ خزمەت بە بواری هەندەسە و ئەندازیاری بدەین و نەخشەی چاک و بینای چاک و جسری بەش لێ بدەین دەبێت دیسان خۆمانی بۆ ئامادەکەین وەکو مهندسێک و ئەندازیارێک ئەی کە بتەوێ خزمەت بە دینی خوا بکەی و خەڵک بۆ دینی خوا بانکەی دیسان دەبێت خۆتی بۆ ئامادەکەی ببی بە بانک خواست چۆن دەبێت بە بانک خواست بۆ ئەوەی خەڵک بانکەی بۆ دینی خوا چۆن دەبیت پێش هەموو شتێک قەوی سیلەتەکە بالله پەیوەندیت بتەوکە بەخواوە واللهی تۆ لەگەڵ خوا سیلە و پەیوەندیت پتە و نەبێ قەت ناتوانی خزمەت بە دینی خوا بکەیت قەت ناتوانی خزمەت بە دینی خوا بکەیت لە کاتێکدا تۆ خۆت لەگەڵ خوا پەیوەندیت لاوازە کەواتە یەکەم شت پەیوەندیت لەگەڵ خوای خۆت بەهێزکە بە زیکر بە دوعا بە ئەستەغفر الله بە نوێژکردن بە سونەتکردن بە دوورکەوتنەوە لە هەر شتێک خوا پێی ناخۆشە پەیوەندیت لەگەڵ خوای خۆت بتەوکە بۆ ئەوەی ببی بە بانکخوازێکی باش بە ئەندازەی پەیوەندی پتەوی تۆ لەگەڵ خوا قسەکانت داوەکەت بانگەوازیەکەت کاریگەری دەبێت بە ئەندازەی لاوازی پەیوەندیت بەخوا قسە و داوەت هیچ تەسیرێکی نابێت بۆیە دیقەت بدەن مامۆستای ئاینی وا هەیە 40 ساڵە لە مزگەوتێکە 4 کەسی هیدایەت نەداوە 40 ساڵە لەو مزگەوتەیە چۆن ڕۆیشت ئێستا هەر وایە خەڵکەکە دوای 40 ساڵ بۆ خۆی هیچ پەیوەندیی وای لەگەڵ خۆی گەورە نییە وەکو پیشەیەک و میهنەیەک وەریگرتووە کەسابەتێک پێی دەژیت معاشێک وەردەگرێت ئەمما لەگەڵ خوای خۆی عیلاقەی پتەو بێ بەڕاستی لەگەڵ خوا بێ ئەوە نابینیت تەسیری نییە 40 ساڵ 4 کەسی هیدایەت نەداوە مامۆستای ئاینی واشمان هەیە 4 ڕۆژ لە مزگەوتێک بێت دەبێتە سەبەبی لەوەیە 40 کەس گۆڕانکاریەکی باش دروست دەکات لە مزگەوتەکەدا بەرەو باشە دەگەڕێتەوە بۆچی یەکەم خاڵ الصلة القوية بالله پەیوەندی باش لەگەڵ خوا دووهەم شت بۆی ببیتە بانکخوازێکی باش لابد من زیادة علمك علمەکەت زیادکە چونکە داوا بە جەهل ناکرێ بانگەوازی بۆ دینی خوا بۆ شتێک ناکرێت کە تۆ نەیزانی چییە قورئان نازانی حەدیثی پێغەمبەر نازانی عەلەیهی سەڵات وسەلام دەژڵێ من بانگەوازی دەکەم چۆن بانگەوازی دەکەی کۆمەڵێک هەن گروپێکن بە ناوی الدعوة والتبلیغ پێیان دەوترێت جەماعەتی تەبلیغ نەخوێندەوارێک لەسەر جادە هەڵدەگرن وەرە با بڕۆین بۆ داوا چین داوا بکەین یاخە داوای چی بکە خۆی نەخوێندەوارە هیچ لە دینی خوا تێ نەگەیشتووە جارێ چۆن داوای پێ دەکەی دەڵە قەیناکە وەرە داوا بکە بۆیە ئینسان کە علمی پێ نەبێ ناتوانێت داوا بکە سێهەمیان قوی ئەخلاقك لایەنی تعاملی جوان و هەڵسوکەوت و معاملەت لەگەڵ خەڵک جوانی کە بۆچی چونکە خەڵک ئەوەندەی سەیری ئەخلاق و ڕەوشت و تعامل و قسەی باش و کردەوەی جوانی تۆ دەکەن زیاتر متاثیر دەبن لەوەی کە متاثیر بوون بە قسەکانت چوارەم شت بۆی ببیتە بانکخوازێکی باش صاحب الدعاة الصادقين المخلصين ڕەفاقەتی بانکخوازانێکە کە ڕاست دەکەن لەگەڵ خوا ئەوە تۆ خۆتت ئامادە کرد بۆ ئەوەی ببیتە خزمەتکاری ئەم دینە اینجا دوای ئەوە چی بکەیت دوایەوە دەستکە بە داوەکردن
ادع إلى سبيل ربك جاري بيش أوي بلسانك ادع إلى الله بأفعالك بيش أوي كبا قسكردن خلق بانكي بو ديني خوا با أخلاق وروشتي جوانت خلق بانك بو ديني خوا الدعوة الصامتة پێی دەوترێ بانگەوازیەکی بێدەنگ. چۆن بانگەوازی بێدەنگ؟ کە تۆ کەسێکی دیندار و بانگخوازیت، خەڵک لە تەوقی سەرتەوە تانووکی پێت سەیرت دەکا، سەیری قسەکردنت، سەیری هەڵسوکەوتت، سەیری مامەڵەکردنت، سەیری کڕینت، فرۆشتنت، جلوبەرگت، لەگەڵ دایک و باوک چۆنی، لەگەڵ جیران چۆنی، لەگەڵ ڕەفیق چۆنی، هەموو شتێکت سەیری دەکا خەڵک. کە تۆیان بینی کەسێکی ڕاستیت، ڕەوشت بەرزیت، مامەڵەت جوانە لەگەڵ خەڵک، ڕێز لە خەڵک دەگری، ئەو کاتە بەس ئەوە خۆی کافیە بۆ ئەوەی تۆ خزمەت بە دینی خوا بکەی، ئەو خەڵکە بۆ دینی خوا بانکەین. ئەگەر قسەیەک باسکەین بەلاتانەوە عەجیبە. گەورەترین ڕێژەی موسڵمانان لە جیهاندا لە کام دەوڵەت هەیە؟ کێ پێم دەڵێت؟ گەورەترین ڕێژەی موسڵمان کاک؟ ئەندۆنوسیا. ئەندۆنوسیا 207 ملیۆن موسڵمانی تێدایە. 207 ملیۆن موسڵمان لە ئەندۆنوسیا دەژی. دینی ڕەسمی ئەندۆنوسیا چییە؟ ئیسلامە. دەزانن بەهۆی چیوە بوون بە موسڵمان؟ بەهۆی کۆمەڵێک تاجیر و بازرگانی حەضڕەمی یەمەنی، بازرگانی موسڵمان دەچون بۆ ئەندۆنوسیا بۆ تیجارەت و بازرگانی، لە ڕێگای ئەخلاق و ڕەوشتیان کە دەبینێت ئەو بازرگانە موسڵمانە ڕاستگۆیە و دەستپاکە و ئەمینە و فێڵ ناکە، خیانەت ناکە، ئەو خەڵکە سەیری دەکرد. جا ئەگەر ژیان ئاوا بێ زۆر خۆشە، تۆ تەعامل لەگەڵ کەسانێک دەکەی لیان ئەمینیت، فێڵت لێ ناکەن، خیانەتت لێ ناکەن، دزیت لێ ناکەن، درۆت لەگەڵ ناکەن. کۆمەڵێک تاجیر و بازرگانی ئیمانداری ڕاست بوونە سەبەبی مسلمان بوونی خەڵکانێک لە ئەندونوسیا کە ئێستا ڕێژەی مسلمانانی ئەندونوسیا 207 ملیۆن مسلمانە. زانا و عالمیان بۆ نەچوو، تاجیر و بازرگانی ڕەوشت بەرز و مامەڵە جوانیان بۆ چوو. کەواتە ئەی برای مسلمان، خزمەت کە بە دینی خوا بەچی؟ بە ئەخلاق و ڕەوشتی جوانت، بە هەڵسوکەوتی جوانت. ئەمە دەعوەی صامتەی پێدەوترێ بێدەنگ، الدعوة بعملك، لأن الناس يتأثرون بما يرون فيك أكثر من تأثرهم بما يسمعون منك. خەڵک ئەوەدەی کە لێت دەبینێ ئەوە زیاتر کاریگەری هەیە لەسەری، نەک ئەوەی کە لێت دەبیستێت. کەواتە دەتەوێت خزمەت بە دینی خوا بکەی، کەسێکی ڕاستگۆ بە، کەسێکی دەستپاک بە، کەسێکی ئەمیندار بە. قسەیەکی تر، پیاوێکی مسلمان لە وڵاتێکی غەربی دەژیت، لە وڵاتێکی کافر، دەڵێ ڕۆژانە ئێمە لە شوێنی خۆم لە ماڵەکانمانەوە پاسێک دەهات هەڵی دەگرتین بۆ سەر کارەکەمان و پارەمان دەدا. فەرمێ ڕۆژی چەند کە پارەکەم دایە زیادی بۆ گەڕانمەوە، کە سەرکەوتم پارەم دا زیادی بۆ گەڕانمەوە، منیش چووم لەسەر کورسیەکە دانیشتم، سەیرم کرد زیادی داومەتەوە. لەگەڵ نەفسم کێشەم بوو بیگەڕێنمەوە بۆی یا فرسەتێکە هاتۆتە دەستم کافرە، ماڵی کافر حەڵاڵە. شەیطان و نەفس وات پێ دەڵێ، خۆم خۆ تازە نەیزانیوە، اینجا ئیمانەکەی پێی دەوت نا چۆن شتی وا دەکەی تۆ مسڵمانیت. دەڵێ تاوەکو درێژایی ڕێگاکە تا گەیشتینە ئەو شوێنەی دەوەستین، هەر دەیدەمەوە نایدەمەوە، دەیگەڕێنمەوە نایگەڕێنمەوە. دەڵێ دوایی کە هاتمەوە لای دەرگاکە دابەزم بەلای سایقدا، ئیمانەکەم ئەلحەمدوللا زاڵ بوو بەسەر نەفسمدا. وتم کاکە تۆ پارەیەکی زیاد بۆ من گەڕانتە ئەو پارەکە. دەڵێتی بوەست، بە ئەنقەست ئەو پارە زیادم بۆ تۆ گەڕاندەوە. تەماشات دەکەم تۆ مسڵمانیت. وتم بزانم مسڵمان چی جیایە لە خەڵکی تر، بزانم ڕاستگۆن، بزانم ئەمینن، دەستپاکن. بە ئەنقەست ئەو پارەیەمدا پێت ئەوەت ئیمتیحانم کردی، دەرچوویت. کابرا دەڵێ لە ناوەڕاستمەوە بۆ خوارەوە موشک بووم. وتم ئەی خوای پەروەردگار، ئێستا ئەم کابرایە و خوا بزانێت چەند کەسی تریش لەگەڵ ئەو منیان کردبۆ پێوەری ئیسلام،
ڕاستم یا ڕاست نیم بەهۆی منەوە ئەگەر ئەمین نەبوو بام ئێستا ئەو خەڵکە بە چاوێکی خراپ سەیری ئیسلامی دەکرد بەڵام یا ڕەبی لەکە الحەمد کە موفقت کردم دەرچووم لەو تاقیکردنەوەی قورسە کەواتە چۆن خزمەت بە دینەکەی خوا دەکەی بە ئەخلاق و ڕەوشتی جوانت سێهەم خاڵ چۆن خزمەت بە دینی خوا بکەین اینجا بە دەعوا بە قسەکردن بلیسانێک و بەنانێک بە زمان بە قەڵەم بە نووسین بە دەعوا بە ئیعلام هەر وەسیلەیەک کە متاح بێ و مباح بێ احرص على ما ينفعك بیگرە دەست منبەر بەکاری بێنە کۆڕ و کۆمەڵی ئاوا ئیستیفادەی لێ بکە بەکاری بێنە بۆ خزمەتکردن بە دینی خوا نووسین گۆڤار ڕۆژنامە تەلەڤیزیۆن فەیسبوک نازانم چی تۆڕە کۆمەڵایەتیەکان هەرچی وەسائل هەیە بۆ خزمەتی دینی خوا بەکاری بێنە ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة دعوة بکە بۆ دینی خوا بەڵام مادام کار گەیشتە قۆناغی سێهەم ئێمە بە زمانمان و بە قەڵەمەکەمان خەڵک بانکەین بۆ دینی خوا چۆن بە حکمەتەوە طبعا یەکەم شت پێویستە تۆ ئیسلامی ڕاستەقینەیان پێ بناسێنی نەک بانگی خەڵکینە وەرن مسلمان بن کام ئیسلام ئەو ئیسلامی تۆ دەبێ ئاعتیقادت بە حەزرەتی فڵانە کەس هەبێ کە داوات لێ کردی یەکسەر وەڵامت دەداتەوە شیفای نەخۆشیت دەدا کوێت دێشێ سەرێشەت هەیە فڵان مەرقەدە یەکاو یەک وەڵام من سکێشەمێ نە مەرقەدێکی تر هەیە ئەمە عیادەی تەخەسوسی ئەمەیان تایبەتە بۆ ئەو پشتێشەت هەیە مەرقەدێکی ترمان هەیە ئەمە خەڵک فێری گۆڕپەرستی و شەخصپەرستی دەکرێت فێری ئیسلامەتی ناکرێت خەڵک ڕەبط کە بە رەب العالەمین وتوكل على الحي الذي لا يموت با خەڵک فێر بێ پشت بەو خوا بەستێ کە قەت نامرێ پشت بە مردوو نەبەستێ پشت بە پیاوچاک نەبەستێ هەمووی عەبدی خوایە کەواتە بەوە دەبێت کە تۆ دەعوە دەکەی ئیسلامی ڕاستەقینە بە خەڵک بناسێنە دووهەم شت بإظهار محاسن الإسلام جوانیەکانی ئیسلام بە خەڵک بناسێنە نیشانی دە ئیسلام لە هەموو بڕگەکانیدا چەندێک جوانە و لەگەڵ ژیانی خەڵک دێتەوە لەوانەیە بەرامبەرەکەت زۆر بەغەڵەت لە ئیسلام حاڵی بووبێ واتە گەیشت پێ ئیسلام تیرۆریستیە ئیسلام توندڕەویە ئیسلام دژی مافی ئافرەتە ئیسلام دژی پێکەوە ژیانە ئیسلام یعنی کۆمەڵە شتی تێدایە کە دڕندەیەتیە وەرە بۆی ڕوونکەوە وانییە ئەوەی تۆ لێ حاڵی بووی هەڵێ بەخوا ئیسلام تیرۆریستی نییە ئیسلام لە سەلامەوە هاتووە ئیمانیش لە ئەمنەوە هاتووە و مەراتیبی دینەکەمان سێنە ئیسلام ئیمان ئیحسان ئەرێ لەم سێ وشەیەدا تیرۆریستی و توندڕەوێتی دەبینن مسلمانان ئیسلام سەلامەتیە ئیمان ئەمانە و ئیحسانیش چاکەکاریە لەوەدا تیرۆریستی دەبینیت نابینی و ناوی پڕمانایە نەک ناوی بێمانا بێت ئەسلم تەسلم و هەروەها في الدنيا والآخرة کەواتە مەحاسین و جوانیەکانی ئیسلام دەرخە کە بیستت و بینیت هێرشە بۆ سەر ئیسلام لەو جانیبەوە کە گوایە ئیسلام زوڵم لە ئافرەت دەکا دەی تو خۆت ئامادە کرد بۆ خزمەتکردنی ئیسلام فەرموو وەرە لەم بوارە دیفاعکە لە ئیسلام بۆیان دەرخە کە ئەو ڕێزەی و ئەو مافەی بە ئافرەت دراوە لە ئیسلامدا لە هیچ دین و لە هیچ حیزب و فکرێکی تردا نییە دەریخە حەقیقەتیش وایە و لە هەر بوارێکی تردا کە دوژمنانی ئیسلام دێن شوبهات بڵاو دەکەنەوە تۆ پێویستە داوە بکەی خاڵێکی تر لە داوای زمان بإظهار وسطية الإسلام پێویستە لەسەر وەسەطیەتی ئیسلام میان ڕەوێتی ئیسلام دەرخەیت کە تۆ بانگ خوازیت میان ڕەوێتی ئیسلام لە هەموو بارەکاندا ئیسلام نە زێدەڕەویە و نە کورتڕەویە ئیسلام وەسەطەوە كذلك جعلناكم أمة وسطا إسلام أمتي وسط نزيد روي نكرد روي هيك يعني دري خبو خلق إسلام ميان روي كاتك تومتي زيد الروي وحشي قريتي ددريت بال مسلمان وإسلام ورا أي بانك خواس دفاع على إسلام كومت بإسلام كتك إسلام لقل زيد الروي تيروريست
لەگەڵ کاولکاری و تەدمیر نییە، لەگەڵ ڕۆشەکوژی نییە. ئیسلام، پەیامی ئیسلام وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. ئیسلام ڕەحمەتە بۆ عالەمین، نەکرد بۆ موسڵمان، للعالەمین. دەری خەبراکە کە تۆ وەسەطیەت و میانڕەوێتی ئیسلامت دەرخست کە بەڕاستی ئیسلام مایەی پێکەوە ژیان و تەبایی و ئەمن و ئاسایش و سەعادەت و عزت و کامرانیە، ئەو کاتە خەڵک يدخلون في دين الله أفواجا. خەڵک دێتە ناو ئاینی پیرۆزی ئیسلام بە بانگەوازی کردنت، هەوڵ و تێکۆشانت. ئایا ئێمە هەر یەکێک لە ئێمە پرسیار لە خۆی کا لەم بوارەی بانگەوازیکردنی خەڵکمان بۆ ئیسلام چەند کەس لە سەردەستی من و تۆ هاتووە پابەندی ئیسلام بووە؟ جا کافر بووبێتە موسڵمان، یا موسڵمانێکی ضایع و غافل و معرض بوو بێت، دوور بوێ لە خوا ئێستا گەڕاوەتەوە و تەوبەی کردووە. چەند کەس بەهۆی من و تۆ خوا هیدایەتی داوە؟ پرسیار لە خۆتان بکەن، هەر یەکێک لەیەوە چەند کەس بەهۆی تۆ خوا هیدایەتی داوە بۆی تەوبە بکات ببێتە عەبدێکی چاک؟ ئەگەر سەیری کۆمەڵی نمونە بکەین بەسەرهات براکانم، توفەیل یەکێک بوو کافر بوو لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام، هاتە لای پێغەمبەری خوا موسڵمان بوو. کە موسڵمان بوو تێی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئیزنم دە من دەگەڕێمەوە، قەومەکەم پێویستی بە منە، بانگەوازیان بکەم. گەڕایەوە ناو قەومەکەی، 80 ماڵ لە قەومەکەی موسڵمان بوون. دوایی کامل قەومەکەی هەمووی موسڵمان بوو بەهۆی یەک کەسەوە. نەیوت من خۆم موسڵمان متەواو، نە. ئەمە لە سەردەمی سەحابە لەوەی بڵێن جا ئەم شتانە کوا دووبارە دەبێتەوە؟ بەڵێ دووبارە دەبێتەوە. لەم سەردەمەی خۆماندا دکتۆرێکی کوێیتی، تەبیب، پزیشکێک، کاتی خۆی گەنجێتی هات لە عێراق کولیە طبی خوێند، دوای چوو بۆ بریتانیایە ئەمریکا والله ئەعلەم. لەوێش دیسان خوێندی و لە بواری پزیشکیدا باڵادەست بوو. کە تەواوی کرد خۆی و خێزانی بیری لەوە کردەوە، وتی بگەڕێنەوە کوێت، خوێندنمان تەواو کردو، اینجا عیادەیە بکەینەوە و خەڵک دێت و چارەسەریان کەین و بەو شێواز. خێزانی باش وەکو خێزانی ئەو دکتۆرە بەڕێزە دەبێ، بە مێردەکەی دەڵێ کوێت لە پزیشکی کەم نییە، بۆچی شتێکی تر نەکەین؟ ئێمە الحەمدولillah خوای گەورە ماڵ و سامانێکی پێمان داوە، بۆ نەچین بۆ دەوڵەتەکانی ئەفریقیا هەم چارەسەری نەخۆشیەکانیان بکەین و هەم چارەسەری کوفرەکەشیان بکەین، بەرەو ئیسلام بانگیان بکەین. دەڵێ نعمەت الفکرەة هذه والله چاکە. دەچێت 30 ساڵ لە ئەفریقیا دەژین، ڕەفاهیەت و خۆشی ئەمریکا و بریتانیا و کوێت واز لێ دێنن. دەچێت لەکوێ دەژی؟ لە ئەفریقیا، لە ناو ئەدغال و دارستان و گوند و لادێ و ترسناچی و لەو شوێنە ناخۆشانەدا دەژین، خەریکی داوەکردن دەبن بۆ دینی خوا. ئەو ڕۆژەی کە مرد بڵاویان کردەوە ئیحصائی، الشيخ الدكتور عبد الرحمن السميط أسلم على يديه 11 مليونا، 11 مليون كس لسردستي مسلمان بو بسبب مسلمان بوني 11 مليون كس. ورا بيري لبكو براكم كواتا منو تو چەند مقصرين، چەند كم ترخمين، چی من کردو بۆم دینە؟ پزیشکێک بیر لەوە بکاتەوە من پێویستە خزمەت بە دینی خوا بکەم، دەچێت بۆ وڵاتی ئەفریقیا دەژی، واز لە خۆشیەکانی کوێت و ڕەفاهیەت و دەوڵەمەندی دێنێ، هەرچی ماڵ و سامانی خۆیان هەیە دەیخەنە گەڕ، دەست دەکەن بە ئیسلام. 11 ملیۆن کەس لەسەر دەستیان موسڵمان دەبێت. وفاتی کرد ڕەحمەتی خوای گەورەی لێ بێ. کەواتە براکەم خزمەت بە دینی خوا بکە بەوەی کە چی بکەیت؟ بەوەی کە داعوە بکەیت. چوارەم و ئەخیر لە خزمەتی دین، الذب عنه، دیفاعکردن لە دین. پیامبری خوا علیه الصلاة والسلام دەفەرمێ يحمل هذا العلم من كل خلف عدوله ينفون عنه تحريف الغالين وتأويل الجاهلين وانتحال المبطلين. چی ئەم دینە هەڵدەگرێت؟ کەسانێکی عدول ثقة کە هەرچی تحریف الغالین، زێدەڕە و توندڕەوەکان کە دێن دین دەگۆڕن، ئەوە دێن دەڵێ بوەستە، بەو شێوازە نییە، دیفاع لە دین دەکەن. کاتێک کە
خەتیبێک و بانگخوازێکی حەماسی ئاگری لێ دەبارێت ئومەتی ئیسلامی کافر دەکات، دایک و باوکی خۆی کافر دەکات. خەڵکانێکی ساویل کە پێی معجەبن ئەهلی علم دێن دەڵێن بوەستە کاک تۆ زۆر هەڵچوویت، چیتە؟ دەڵێ پەرەمێزت لەژێرە، بۆ هەڵچوویت؟ وانییە برام، وانییە ئاوا بە ئاسان خەڵک تەکفیرکەیت و ئومەتی ئیسلامی تەکفیرکەی، وانی غەڵەت. دایکم کافرە، باوکم کافرە، ئەم خەڵکە هەمووی کافرە. واجبی ئەهلی علم دوعات ينفون عنه تحريف الغالين. ورأم هم آيات حديثة شيء تحريفي دكيتو ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون. هر كسي حكم نكا كافرة، هر يكسر أوا وري دقريت ببي أوي دو آيات ترهي بيخوينتوا فأولئك هم الظالمون فأولئك هم الفاسقون. أو يعني ناوت بس آياتي دبي نازني أو داما أجر بوف فكرة السقطي خوي به بس الخوي ده تطبيق كي خوشي كافر بوا خوشي لدين شو تدروا خويا چوارم ئەرکت بۆ خزمەتی دین زێدەڕەوی دین مەهێڵە. هەلەکە المتنطعون إنما أهلك من كان قبلكم الغلو. ئەوەی ئومەتانی پێش ئەمەی تێکدا زێدەڕەوی بوو، زێدەڕەوە توندڕەوەکان بە ناوی دین بەس زەڕبە لە ئیسلام دەدەن، خزمەتی ئیسلام ناکەن، وریابن مسلمانان بە عاتیفە و ساویلکەیی مەخەڵەتێن. زێدەڕە و توندڕەوەکان هەم خۆیان بە هیلاک دەبن و هەم ئومەتی ئیسلامیش بەرەو هیلاکەتی دەبن. وتأويل الجاهلين كومل الجاهل دي آيات وأحاديث لت دقوري ما ناكيد بود دقوري. وانتحال المبطلين يا كساني شي منافق دور لدين دين كومل شد دخزيننا ودين أماش دينا أما نوكاريا لدين بيوست تفسيري تازه وسردميانا ما انهبي بود أقاكاني دين أما انتحال مبطلين يعني بيضلا بلا بوستا ضلنا خوش منافق بوستا برو دوا إيشي تونية تفسيري قرآن رافي فربو دمان بوبكي بكيف خوتو كومالشت بين تناو دين كلا دين دانيا ام دين وكو خوي بيويستي بزيادة نية كواتا بتشوارشت خزمت بإسلام دكيت يكم شي بو بين بلن بتشوارشت خزمت بدينك دكي يكم يان كاكا يكم خال وثمان بإعداد نفسك للدعوة إلى الله خوت آمادك بو دعوة بولا إخوة بو إسلامي الراست أما يكم دوهم شد كخود آمادة كرت كاكا دوهم شد بلا الدعوة الصامتة ببيد نجيب أخلاق وروشتي جوانة خلق بانكي خالي سيهم أما دوما هر دوما سيهم كاكا الدعوة إلى الله بالحكمة والموعظة الحسنة نجاب قسكردنو بزمانو بقلمو نسين دعوة بكي خالي شوارم تجيبو برامن الذب عن هذا الدين دفاع لدين لبرامبر بدع كاران زيادة روي تنرو تكفيري تبديعية كان أو زيادة روي بلا بوستا تأويلي جاهل كان أو تأويلات لشوينا انتحال المبطلين منافقة كان شد خزيننا ناودين بلا ملا دين دانية أما بم چوار خطوة خزمت بديني خوادك استا چون خزمت بملتك يكم خال عدم ظلمهم يكم خال كاكا دزاني شون خزمت بملتك ظلم لملتك المسلم من سلم المسلمون من لسانه ويده با خلق لدست زمانة سلامت بن جاري ملا جيرة وبيدادين كاكا بيش هموش تيك دتوي خزمت بملتك با مسلمانان بكي با مسلمانان لدست زمانة سلامت بن المؤمن من أمنه الناس على أموالهم ودمائهم إيمان دار شيء إيمان دار أو كسيك خلق أمينا لجهتي أووا لخويني خويان أمينا لمالي خويان أمينا كواتا يكم خال بو خزمت كردني ملتشيا تكف شرك عن الناس تكف شرك عن الناس كاك الشركات بقروا أزيتي خلق مدى نبا زمانت نبا دستت نلا ماليان نلا خوينيان نلا عرضيان كل المسلم على المسلم حرام دمه وماله وعرضه هول دا زيان بخش نبي زرر جينر نبي تكف شرك انت هذا ما تشيم كردوا والله زورت كردوا والله تكف شرك عن الناس فإنها صدقة لك بس شركت بقروا
با خەڵک لە دەست و زمان سەلامەت بێ. ئێ نابینن مسلمانی وا هەیە خوای گەورە ئیبتیلای کردووە بە چیەوە گومڕای کردووە، لە چیدا دەخولێتەوە؟ لە غەیبەت و بوهتاندا دەسوڕێتەوە. شەو ڕۆژ ئیسراحەت ناکە، هەر شەوەی جنێو بە کەسێک نەڵێ، ئابڕۆی کەسێک نەبە، سوکایەتی بە کەسێک نەکە، گاڵتە جاڕی نەکە، ناتوانێ وەڕاهاتوە. ئەوە مبتەلایە، خوا عقوبەی داوە، بۆیە ئاگای لە خۆی نییە، بەس بە خەڵکەوە خەریکە، فڵان وا فڵان وا فڵان وا بە خەڵکەوە خەریکە، ئەوە نازانێت کە خوا عقوبەی داوە. بۆیە یەکەم مەرحەلەت کە دەتێ خزمەت بە خەڵکەی كف شرك عن الناس، كاك أزيتي خلق مدى، أزيتي خلق مدى، خلق بالا دست لزمانة سلامت بين لخوانيا لعرضيا لناموسيا سلامت بن عائلة تودا هيا أميك دوهميان بالعدل معهم. العدل ما مالو هالسكوت اللي قال خلق با دات برورانه بكاك دات برور بلقى الخلق، وهل جزاء الإحسان إلا الإحسان؟ خلق شاكر لقال دقات شاكر لقال كالرز لي دقل الرز يعني بقرا نەک خەڵک بێدەنگە بەرامبەر تۆ جنێوت پێ ناڵێ قسەت پێ ناڵێت تۆ بێدەنگ نابی. عادل بە دادپەروەر بە بەرامبەر خەڵک. یەکەم شت چی مەکە؟ زوڵم مەکە. دووەم شت عادل و دادپەروەر بە. وأقسطوا إن الله يحب المقسطين. يعني چی وأقسطوا؟ يعني عدل بن. خوای گەورەوانەی خۆش بدەوێن کە دادپەروەرن عادلن. سێهەم شت نا ئەوە کەمە. خوای گەورە زیاتری لە تۆ دەوێ. وأحسنوا إن الله يحب المحسنين. خوای گەورە دەوێت تۆ چاکەکاریش بیت، چاکەکاریش بیت، چونکە پەروەردگار ئەوانەی خۆش دەوێن چاکەکارن. ئێستا ئەمەیان دەبێ ڕوونی کەینەوە. باشە چۆن چاکە لەگەڵ خەڵکەین؟ چه چاکەیەک لەگەڵ خەڵکەین؟ أحسن إلى الناس علميا وفكريا وثقافيا واجتماعيا وماديا وسلوكيا. لە هەموو بوارەکاندا تۆ لەگەڵ خەڵک چاک بە، چاکەیان لەگەڵ بکە. لە ڕوانگەی مادی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام کە پرسیاری لێکرا ئەحەبو الأعمال إلى الله، خۆشەویستترین کردەوە بەلای خوا چییە؟ فەرمووی سرور تدخله في قلب مسلم. دڵخۆشیەک دەخەیتە دڵی مسلمانێکەوە، خۆشیەک دەخەیتە دڵی مسلمانێک، خۆشترین کردەوەیە لای خوا. ئەمە معنەوی. مادی ئەو تطرد عنه جوعا أو تقضي عنه دينا. یان چی بۆ دەکەی؟ قەرزی بۆ دەدەیتەوە، یا قەرزت لەسەرەتی لێی خۆش دەبی، یاخود برسیەتی خواردنی بۆ دابین دەکەی، جلوبەرجی نیە جلوبەرجی بۆ دەکڕی. ئەوە باشترین چاکەیە کە تۆ لەگەڵ خەڵک دەیکی. ئەمە مادیەن. ئەی عەقەدیەن، لە ڕوانگەی بیر و باوەڕدا چۆن چاک بین لەگەڵ خەڵک؟ خوای گەورە دەفەرمێ لتخرج الناس من الظلمات إلى النور. أي محمد خواهي قولتوي بو ناردو خلق لتاريكا يكاني كفر وشرك ونفاق وإلحاد ودربيني بو روناچي إيمان وإسلام. كواتا چاك بلغ الخلق لروانگي عقيدة وبيرو باوريان چاكيان لقلبكا. بويا مسلمانان أو كسي مليارها دولار دادات فقير وهجار چاككي باشتر بو خلق، یا ئەو کەسەی لە کوفر و لە جەهەنەم ڕزگاریان دەکا بۆ ئیمان و بۆ بەهەشت؟ کامیان؟ یەکەم یا دووەم؟ بێگومان دووەم. پێغەمبەران عەلەیهیمو سەڵاتو وسەلام بە ماڵ و سامانی زۆرەوە نەهاتن، بەڵام خەڵکیان دەردەهێنا لە کوفرەوە لە شیرکەوە بۆ ئیمان، وەکو ئەوە وایە دەریان هێنابن لە جەهەنەمەوە بۆ کوێ بۆ بەهەشت. چکە بە کوفری بمرێ دەچێتە جەهەنەم، بە ئیمانەوە بمرێ دەچێتە بەهەشت. کەواتە گەورەترین چاکە لەگەڵ خەڵک کرابێ چاکەی پێغەمبەران عەلەیهیمو سەڵاتو وسەلام. و ئەمڕۆژ گەورەترین چاکە کە لەگەڵ میلەتی خۆت بیکەی هیدایەتدانیانە. نەسمر بە چاکەیە نەهی لە خراپەیە. بەڵام بەداخەوە چونکە بیر و هۆشی خەڵک تەنها بۆتە پارە، قسەی بۆ دەکەی کورە بابە برسیمانە برسی، باسی ئەوەمان بۆ مەکە. سوبحان الله، وای لێ هاتوو بەس پارە، بەس پارە. پارەی بدەیتێ ئەوە چاکەت لەگەڵ کرد، پارەی نەدەیتێ هەزار نەسیحەتی خێری قورئانی و حەدیسی بکە لای ئەو فرسێک ناهێنێت هیچ. ئەمەش نیشانەی لاوازی ئیمانە بەداخەوە. ئەوەش وای کردووە کۆمەڵێک کەسی ملحد و بێدین و عەلمانی دەڵێن چی؟ ببانک خوازە ڕاستەقینەکان دەڵێن جا پێمان ناڵێنی و چیتان کردو بۆ میلەتە؟ نەسیحەتکردنی شەو و ڕۆژ هیچ نییە. ئەی چی هیچە؟
بۆ من لە شوێنێک جادەیەکت لێدا بێ ئەمەتە سەیریکە ئێمە چیمان کرد قوتابخانەیەک دروست کرد ئەوەتە بۆ چکە میلەتەکە دەناسن میلەت عەقڵ و چاو و بیر و هۆشی لای پارەیە بەس ئەگەر پارەی بدەیت هۆشتی زۆرت بۆ کردووە دەڵێن جارێکیان پادشایەکی زاڵم لەگەڵ وەزیرەکانی وەستا بوو وتی پێتان بڵێم چۆن وڵات بەڕێوە دەچێ پیان چۆن مریشکێکی هێنا کەڵەبابێک مریشکێک هێنای بە زیندوی هەرچی پڕ و باڵیەتی لێی کردەوە خوێن بەلاشەیدا دەهاتە خوارەوە ئێستا هەموو گیانی برینە و برسیشێتی پاش ماوەیەک پاشا بۆ خۆی چوو دانی بۆ دێنا و خواردنی بۆ دەهێنا و ئای بۆ دەهێنا ئەو مریشکە لە پادشا نەدەبەوە وای دەزانی سەبەبی ژیانی ئەو پادشایە لە بیری چۆوە ئێخرات پادشا برسی کرد و هەر پاشاش هەرچی پەڕ و باڵە کردی بەڵام مادام ئێستا تۆزی خواردنی دەداتێ تەواو براکانم باش دەکان وەکو خۆی حاڵ دەبین گەورەترین حاجەتی مرۆڤ هیدایەتە بۆیە پێغەمبەران عەلەیهیم السەڵاتو وەسەلام و بانگخوازان کە لەسەر ڕێبازی پێغەمبەران داعوە بکەن گەورەترین چاکەی لەگەڵ میلەت دەیکەن ئەگەر داعوە و بانگەوازی لە ناو میلەت دانەمێنێ میلەت بەرەو کوێ دەڕوا بەرەو کوفر بەرەو ئیلحاد بەرەو فسق و فجوور بەرەو ڕیبا بەرەو هەموو خراپەیەک دەڕوا کەواتە چۆن چاکە دەکەی لەگەڵ میلەتەکەت وتمان مادی توانیت بیکە عەقیدەی و بیر و باوەڕی و هیدایەت بیکە ئەوە چاکەیە شێوازی شتری چاکەکردن لەگەڵ خەڵک بالإصلاح بينهم دائما هەوڵی ئیسلاحی ذات البین بدەی ئەوەش چاکەیە کە تۆ لەگەڵ میلەت دەیکەی کەواتە چۆن خزمەت بە میلەتەکەمان بکەین بە مادی توانیت بیکە و معنەوی توانیت بیکە بە نەسیحەت و ئامۆژگاری توانیت بیکە بە ئیسلاحی بینیان توانیت بیکە هیچ لەمانەت نەتوانی كف شرك عن الناس کاکە بەس ئەزیەتی خەڵک مەدە زوڵم لە خەڵک مەکە ستەم لە خەڵک مەکە ئەوەش زۆر چاکە ئەوە کارێکی باشە تۆ دەیکە لەگەڵ میلەت سێهەم تەوەرمان كيف أخدم بلدي چۆن کەسێک بین سوود بە وڵاتەکەمان بگەێنین خزمەتی بکەین چۆن دەڵێن جا بۆ وڵات ئەوە دێنێ ئینسان خزمەتی بکە وڵات ئەوە دێنێ ئینسان خزمەتی بکە خی گەورە فەرمێ ولو أنا كتبنا عليهم أن اقتلوا أنفسكم أو اخرجوا من دياركم ما فعلوه إلا قليل منهم ئەگەر ئێمە لەسەرمان نووسیبان خۆتان بکوژن ڕوحی خۆتان دەبکەن یاخود لە ماڵی خۆتان و لە وڵاتی ئەو اخرجوا من دياركم لە وڵاتی خۆتان دەرچوون باش پەروەردگار قارن بين أمرين بين خروج الروح من الجسد وخروج الإنسان من بلده ئەم دوو شتەی بەیەکەوە باس کردووە چۆن کوشتنی مرۆڤ چەند ناڕەحەتت بکوژرەی دەرچوونیشت لە وڵاتەکەت ئەوەندە ناخۆشە بەیەکەوە باسی کرد کەواتە وڵات شیرینە تۆ لە وڵاتە لەدایک بووی لە وڵاتە دەژی لە وڵاتە گەورە بووی لێرە هەست بە ئەمن و ئاسایش و حڕیەتی خۆت دەکەی بچیتە هەر وڵاتێک تۆ غەریبیت کەواتە ئەرچی سەرشانیشتە کە تۆ ڕێز لە وڵاتەکەی خۆت بگری و پاسەوانی بکەی و قەدری بزانی ئەوە ئەکە لەسەرت باش ئایا مادام وایە چۆن بتوانین خزمەت بە وڵاتەکەمان بکەین یەکەم شت بالأمانة وعدم الخيانة هەمومان لە هەر بوارێک دایت کەسێکی ئەمین بە خیانەتکار مەبە بالأمانة وعدم الخيانة خیانەت لە وڵاتەکەت مەکە خیانەتی لێ مەکە ئەی سەرکردەی وڵات ئەی مەسئول و کار بەدەستان خیانەت لە وڵاتەکەتان مەکەن بۆ خاتری کورسی و مەنسەب و پارە و پۆل وڵات مەفرۆش ئەمە یەک ئەی مامۆستایانی زانکۆ خیانەت لە وڵات مەکەن ئەی مامۆستایانی مزگەوت خیانەت لە وڵات مەکەن ئەی دکتۆر و پزیشکەکان ئەی مهەندیسەکان تاجیر و بازرگانەکان خیانەت لە وڵاتەکەتان مەکەن تاجیر و بازرگانە دەچێت کامەشتی خراپ و بێقیمەتە ئەوە دێنێت ئێم وڵاتە بەرەو کاولی دەبێتەوە پڕی دەکات وڵاتەکە پڕ دەکات لە شتی پوچ هیچ وای لێ دێ ژیان نامێنە لە ناو خەڵکدا یعنی ئەم وڵاتە ژیانی تێدا کاول دەبێت نابینن
جادەکان سیارە هەڵی ناگرێت، یعنی سیارە هەڵ ناگرێت، جێی نابێتەوە جێ. بۆچی؟ بیر لەوە ناگرێتەوە خزمەتی وڵات بکرێ. تاجیرێکە لەگەڵ مەسئولێک ڕێککەوتووە ڕێگەی پێدرا بێنە دەی کاکە جێ نابێت. ئەخر جادە هیچی تر سیارە هەڵ ناگرێ. لە شوێنێکەوە تا شوێنێک دەتەوێت بڕۆیت زۆری دەوێت. بۆ چکە بیر لە مەسلحەتی وڵات ناکرێتەوە، بیر لە مەسلحەتی شەخصی مەسئولێک یا تاجیرێک دەکرێتەوە. تەواو. ئەوە خیانەتە. بۆیە یەکەم مەرحەلە بۆ خزمەتکردن بە وڵاتەکەت أن تكون أمينا ولا تكون خائنا. کەسێکی ئەمیندار بە خیانەتکار مەبە. خاڵی دووەم بالإصلاح وعدم الإفساد. چۆن خزمەت بە وڵاتەکەم بکەم؟ بەوەی کە هەوڵی چاکسازی بدەم لە هەموو بارەکاندا، ئیفساد نەکەم. وكان في المدينة 9 رهط يفسدون في الأرض ولا يصلحون. نوكس خواهي قورد فرمي لسردمي صالح دا هبون لقوم كدا يفسدون في الأرض، لولاد دا للزوي دا خرابيان بلاو دا كردوا إصلاحيان ندكرت. يفسدون في الأرض ولا يصلحون. إيما كارنا نوكسا كورا بلين 90 كس كورا بلين 100 كس كشتي بدستا يفسدون في الأرض ولا يصلحون. هر خرابة بلاو دكاتو لزوي هيج إصلاح هناك، هيج إصلاح هناك، بس بير لبرجون دي خوي دكاتو. براكم كإصلاحي شد لدزنايت كسيشي إيجابي نيت خيرك تبيوني بولاتك تقدريش مبا كسيشي تقدر مبا انجا لهمو تشينو توجا كان براكانم من لو كسانا نيم لو بانك خوازاني كا تيركانم بو يك آراستيا وابزانم خوشي و ناخوشي و سربوري و شكستي ملت ولات تەنها یەک کەسە کە پێی دەوترێت سەرکردەی وڵات وانییە. ئەمە تێنەگەیشتنە لە دین لە لوتکەوە کە سەرکردەی وڵاتە تا بچووکترین کەسی ملت هەمووی بەشدارە. وكذلك نولي بعض الظالمين بعضا. ملت ظالم بێخوا سەرکردەی زاڵمی بۆ دادنێ. قورئان وا دەڵێ، خوا وا دەڵێ. ملت چاکەکار بێخوای گەورە سەرکردەی چاکاری بۆ دادنێ. بۆیە قەت نەکەی وا بزانی سەرکردە و دەسەڵاتدار و مەسئولەکان شایستەی ئێمە نین، یا ئێمە شایستەی ئەوان نین، یا ئێمە زۆر باشترین. نا پڕ بە پێشتی خۆمان کە گلەی تێ لە خۆتەوە دەست پێ بکە. إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. خۆمان نەگۆڕین خوای گەورە وەزعت بەرەو چاتر بۆ نابات. ئەمە قاعیدەی قورئانی بە گوێرەی قورئان دەڕۆین، بە گوێرەی شەقام ناڕۆین. خەڵک دەڵێ چی بڵێن تەواو قوربان ئەوەیە. دەی کاکە جنێو بدە. زۆر کەس گلەی چیان لە من هەیە، ئەرێ بۆ ڕۆژێک نایتە سەر شەقام تۆش ڕناپەڕی. یخۆی زۆر ڕاپەڕین چیتان کرد؟ ڕاپەڕین مەوزوعەکە چاک دەبێ، بە چوونە سەر شەقام چاک دەبێ. من وەکو مسلمانێک شوێنکەوتەی قورئان و حەدیث لە قاعیدەوە دەبێ هەر یەکێک لە ئێمە هەوڵی خۆگۆڕین بدە. لە ماڵەکەی خۆت هەوڵی خۆگۆڕینت داوە؟ خۆت چاک کردووە؟ تۆ سەرکردەی ماڵەکەتی. ئایا کەسێکی عادل و دادپەروەر و چاکەکار و بەزەیی و بەڕەحمیت، یا کەسێکی ئیهمال و مقەسر و گەندەڵیت؟ چۆنیت خۆت؟ چۆنیت خودی شخصی خۆت؟ چۆنیت؟ ئایا تاجیرێکی ئەمینیت؟ ئایا پزیشکێکی ئەمینیت؟ ئایا قازیەکی عادلیت؟ ئایا مامۆستایەکی بەڕەحمیت؟ کامیانیت تۆ؟ وەرە با دابزین بۆ ناو چین و توێژەکانی کۆمەڵگە کە میلەت وڵات پێویستی بە هەمووی هەیە. تەماشا دەکەی قازیە و بە عەدالەت حکم ناکات. ئەمرێکی بۆ دێت لە شوێنێکەوە حکمەکە دەگۆڕێ. کورە لە خوا بترسە تۆ قازیت چۆن حکم دەگۆڕیت؟ کاکە لەسەرەوە ئەمر هاتوو، یا پارەیەک ڕیشوەیە پارەیەکی دێتتر دەیگۆڕێ. دەستپاک نییە، ڕیشوە وەردەگرێ و بەرتیل وەردەگرێ و چاک دەکاتە خراپ و خراپ دەکاتە چاک. تاجیرێکە وەکو وتمان چی گەندەڵ و مەندەڵە ئەوە دێنێتە وڵاتەکە و خیانەتیش لە خەڵک دەکا و سوێندی بۆ دەخوا بۆ ئەوەندە کڕیم و بۆ ئەوەندە لەسەرمە ئەوەندە دەکا. سینیت بۆ دێنێ لەسەری دەنووسێ ئەڵمانی. دکتۆرە هەر نەخۆش بچێتە لای یەکسەر بۆ خصوصی و عەمەلیات، بای ئەوەندەی پێویستیشی بە عەمەلیات نییە. مامۆستایە لە دەوامە ڕەسمیەکە تەڵەبە تێناگەیەنێت، دوای وەرە دەرسی خصوصیت پێ دەڵێن، دەرسی تایبەتت پێ دەڵێن، پارە بێنە و ئەو کاتە
کەواتە یعنی ئەم هەموو ئیفسادەکە لە وڵاتدا هەبێ چۆن چاوەڕێی خزمەتکردنی میلەت و وڵات دەکەیت؟ دەبێ هەر یەکێک لە ئێمە بیر لەوە بکاتەوە مصلح بێ و مفسد نەبێ. مصلح بە براکەم، مفسد مەبە، کەسێکی خراپەکار مەبە. ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها، لسر زوي فسادي بلاو مكان وخرابة مكان. يا داود إنا جعلناك خليفة في الأرض فاحكم بين الناس بالحق ولا تتبع الهوى. أي داود تو من كرت خليفة لسر زوي بحق حكمك، كواتا لسر وتا خوارا وبيوشت همان بحق حكمكين كبمان خزمتي ولات مان كين دبي كسانك بين مصلح بين نك مفسد. سێهەم خاڵ چۆن خزمەتی وڵاتمان کەین. دەڵێن هەر یەکەمان لە شوێنی خۆی ئەو مەقام و ئەو وەزیفەی کە تیایدایە بە جوانی بەڕێک و پێچی بەڕێوەی بەرە، بزانێت چه خزمەتێک بە وڵاتەکەت دەکەی. بەس کێشەی ئێمە کە چوینە مزگەوت و گوێمان لە مامۆستا بوو قسەی کرد، هەر یەکە دەڵێ لەگەڵ منی نییە، لەگەڵ یەکێکی تریەتی. کەس ناڵێ لەگەڵ منیەتی. ئێمەش کە باسی چاکسازی لە وڵاتدا دەکرێت و باسی خزمەتکردنی وڵات دەکرێت، هەمووی هەر چاومان لەوەیە لەسەرەوە بڕیارێک دەرچی یەکسەر وڵات بێتە چۆن دەڵێ شامی شەریف و سەردەمی محەممەدی مەهدی. کاکە وەکو مامۆستایەکی زانکۆ ناو خوای لێ بێنە لەمە دووە مامۆستایەکی باش بە خۆتمان دووکە، با ڕزقەکەت حەڵاڵ بێ، معاشەکەت حەڵاڵ بێ. وەکو دکتۆرێک ئەمین بە، وەکو تاجیرێک ئەمین بە، وەکو سایقێک لە هەر بوارێک دای ئەو ئەرکەی بە تۆ سپێرراوە بە جوانی جێبەجێکە، ئەوە گەورەترین خزمەتە تۆ بە وڵاتی دەکەیت. ئەمە خزمەتە بە وڵاتی دەکەیت. چوارەم خاڵ بۆ خزمەتکردنی وڵاتەکەت أن نسعى لجمع الكلمة والتأليف بين القلوب وعدم التفرق. لهولي يقرزي دابن براكانم إنما المؤمنون إخوة المسلم أخو المسلم. بۆ خاتری منسەب و پلە و پۆست و حیزبایەتی تەفرەقە نەخینە ناو میلەتەوە. ئەو کەسە گەورەیە، ئەو کەسە عاقڵە کە لە هەوڵی یەکڕێزی موسڵماناندایە، لە هەوڵی برایەتی موسڵماناندایە، لە هەوڵی تەبایەتی موسڵماناندایە. بەڵام ئەو کەسانی کە خۆپەرستن يفرق المفرق ويقسم المقسم ويجزئ المجزأ. مسلمانان پێنج پارچە بندیان کاتە دە بندیان کاتە 20 دەڵێ فەرق تەسود، چونکە تا تەفرەقە زیاتر بێ من زیاتر باڵا دەست دەبم. مسلمان نابێ بیرکاتەوە. بۆیە کە خزمەت بە وڵاتت دەکەی، بە تایبەتی لەگەڵ دوو چین و توێژ دەدوێم لەم باسە، دەسەڵاتداران و بانکخوازان. دەسەڵاتداران بۆ خاتری پۆست یا بۆ خاتری حیزبەکەی خۆت هەوڵی تەفرەقەی زیاتر مەدە. ئەو تەفرەقەی هەیە هەوڵ دەنەی هێڵی میلەت بکرێتە یەک پارچە، بکرێنە برای یەکتر. ئەو کاتە خزمەتێکی گەورەت بە وڵاتەکەت کرد. بە یەک چاو سەیری کەسێکی زاخۆیی و کەسێکی کەلاری و کفری و خانەقینی بکرێت. بە یەک چاو سەیری کە هەمووی میلەتی تۆیە، هەمووی یەک وڵاتە. نابێت تەفرەقە دروست کەیت. کە تەفرەقە دروست کرد، ئەمە سۆرانی، ئەمە بادینیە، ئەمە هەولێریە و سلێمانیە، ئەوە حیزبەکەی من، ئەوە حیزبەکەی من نییە. کەواتە تۆ گەورەترین زەرر لە وڵاتەدا. ئەوەکو دەسەڵاتداران و سیاسەتمەداران دەڵێم، وەکو بانکخوازانیش، بانکخوازان والله بەسێتی تەفرەقە. ئەی گەورە نافەرمێ وأن هذه أمتكم أمة واحدة. ئێمە یەک ئومەت نین. ئەم تەفرەقەیە بۆچی؟ ئەم پارچە پارچەیە بۆچی؟ ئەم لێک خوێندنە بۆچی؟ بەڵێ تحقیقی حەق مەطلوبە و ئیبطالی باطل مەطلوبە، بەڵام بە ئەدەبەوە و بە عیلمەوە و بە حوجە و بورهانەوە، نەک بە جنێدان، نەک بە تەعەسوب و حقد و حەسەدەوە. با مسلمانان بانکخوازان هەوڵدەن مسلمانان یەک خەن، یەک ڕێزی دروست بکرێت. ئەوە گەورەترین خزمەتە تۆ بە وڵاتی دەکەی. کۆتایی بە بابەتەکەم دێنم بە ئایەتێک. خوای گەورە فەرمێ وإلى مدين أخاهم شعيبا قال يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره قد جاءتكم بينة من ربكم. ورد بن لەگەڵم پرسیارتان لێ دەکەم. تا ئێرە ئەم ئاەتە یەک ئاەت ئێستا تەواو نەکردووە. تا ئێرە باسی چییە؟ وإلى مدين أخاهم شعيبا قال. شعيب کە دەستی بە دەعوە کرد،
يكمشت شي بقوم كيوت يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره أما تشيا أي ما شاء الله بارك الله فيكم يكم كس تشيبو تنها خوا برستن كزم برستن أما تشيا كاكا توحيد خوا برستي بله كاكا ألا برو بلا دكتورة جماعة نابينم فرمو دزانم توحيدا إنساني زيرا قوي موضوعك الرب دكاته وببابته كمان دي كاكا خدمت كرنيتي يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره أو خدمت كرني دينا كتو خلق بانكي بوتنا أخوة بارستي ما تشيا خدمت كرني دينا باشا وأوفوا الكيل والميزان بالقسط ولا تبخسوا الناس أشياءهم لكرين فروشتن دا ترازو بيوانا كانتان با عدل به ولا تبخسوا الناس أشياءهم شتي خلق بتشاوي كم سير مكان ظلم لخلق مكان عدل بن أما ينشيا أما ينشيا خزمت كرني شيء خزمت كرني ملتها كتو ظلمي لنا كيتو عدلي لقلي باشا ولا تعثوا في الأرض مفسدين خراپەکاری لە زەویدا بڵاو مەکەنە ئەومەیان کاکە چاکسازی چی خزمەتکردنی وڵاتەکەتە ولا تعثوا في الأرض مفسدين لە یەک ئایەتدا خوای گەورە خزمەتکردنی دین خزمەتکردنی میلەت خزمەتکردنی وڵاتەکەتی کۆ کردوتەوە دووبارە دەیخوێنمەوە قال يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره دعوەی خەڵک دەکا بۆ خواپەرستی بۆ دینداری ئەمە خزمت كرني دينا وأوفوا الكيل والميزان بالقسط ولا تبخسوا الناس أشياءهم تبخسوا الناس أشياءهم ما تشيا خزمت كردني ملتا تشاقبون لقل ملات سيميان ولا تعثوا في الأرض مفسدين في الأرض لزويد خراب بلا ومكان وزوي ولا تيق مدن أمش خزمت ولا تكت أمش بو أوي كهندي براي ديندار غلط لشت حالي دقن ئەرێ ئەمە چییە مامۆستا باسی خزمەتکردنی میلەت و وڵات دەکا ئێمە موسڵمانین بەس خزمەتی دین بەسە یعنی چی خزمەتی دین بەسە برای من تۆ لە وڵاتە دەژی لەگەڵ میلەتە دەژی ئەوجا میلەت من و تۆیت بەڵێ هەرچی سەرشانتە خوای گەورە لە تۆی دەوێت ئەو بەتەنها بپەرستی و چاچیش بی لەگەڵ خەڵک بۆیە دائیمەن دەفەرمێ وەئەقیموا الصەڵاتە وئاتوا الزەکا ئەقیموا الصەڵا پەیوەندی بینی خۆت و خوا وئاتوا الزەکا پەیوەندی بینی خۆت و کێ خۆت و خەڵکە ولا تعثوا في الأرض مفسدين زەویەکەت چاکەکاری تێدا بکە فەسادی و خراپەی تێدا بڵاو مەکەرەوە داواکارم لە خوای پەروەردگار قسەکانمان و بیستنەکانمان لێ قبوڵ کات و بیکاتە مای خێر و بەرەکەت بۆ هەموو لایەکمان ئەوەی من ویستم بیڵێم ئەوە بوو ئێستاش حەز دەکەم گوێ لە ئەوەی بەڕێز بگرم بەڵام بە شێوازێکی ڕێک و پێک ئینشاءڵڵا جا نازانم لە وەرەقەشت دەنووسێن یا هەر کەسە خۆی هەڵدەستی قسە دەکا من لە خزمەتتاندا بەڵام هەدەف گەیشتن بێ بە حەق ئینشاءڵڵا و مەجالەکەش کەمە چونکە زۆرن ماشاءڵڵا چی طریقەیەکتان دەوێت من لە خزمەتتاندا فەرموو مامۆستا خی گەورە پاداشی بەڕێز دکتۆر لەطیف بداتەوە چەند داواکاریێکمان بەدەست گەشتووە گەر بەڕێزیان بفەرمون لە ماوەی 5 خولەکێکدا خولاسەی محاضەرەکەی بەڕێزیان بە زمانی عەرەبی بێت دوایش 10 پرسیار وەرەگرین بەڵام تکامە وایە کە پرسیارەکانتان پەیوەندی هەبێت بە باسەکەی بەڕێزیانەوە فەرموو چی عەرەبی لێ آخر هل يوجد من الإخوة العرب أحد؟ ما شاء الله الله فيكم لكم حق علينا خيرا إن شاء الله باختصار الحمد لله والصلاة والسلام على رسول الله كان موضوع حديثنا بارك الله فيكم كيف نقوم بخدمة ديننا وخدمة شعبنا وخدمة بلدنا هذه الثلاث واجبة علينا قلنا أولا تستطيع أن تخدم دينك بأن تعد نفسك للدعوة إلى دين الله الصحيح
بإعداد نفسك للدعوة إلى الله. وذكرنا كيف تعد نفسك لذلك الأمر بتقوية الصلة بالله وبالتزود من العلم النافع وبالاهتمام بالجانب الخلقي والتعامل الحسن مع الناس، وكذلك بمصاحبة الدعاة المخلصين. ثم بعدما تعد نفسك داعيا إلى الله تقوم بالدعوة، لكن بعملك وبتعاملك قبل القيام بالدعوة بلسانك. إذا كنت ذا خلق حسن وتعامل جميل بإمكانك أن تدعو إلى الله وأنت صامت ساكت. مجرد أخلاقك الحسنة كاف لدعوة الناس إلى دين الله. الأمر الثالث أن تقوم بالدعوة إلى الله بلسانك وبنانك، بالحكمة والموعظة الحسنة وبالجدال بالتي هي أحسن. والأمر الرابع الذب عن الدين، أن تنفي عن هذا الدين الغلو والتطرف والتغيير والتبديل وكل ما شابه ذلك. هذا خلاصة كيف أخدم ديني. أما كيف أخدم شعبي وقومي، أخدمهم أولا بأن أكف الشر عنهم. كف شرك عن الناس. المسلم من سلم المسلمون من لسانه ويده، والمؤمن من أمنه الناس على أموالهم ودمائهم. وقال عليه الصلاة والسلام: والله لا يؤمن من لا يأمن جاره بوائقه. إذن قبل كل شيء كف شرك عن الناس، عن المسلمين، حتى عن غير المسلمين. الأمر الثاني كيف تخدم شعبك بأن تكون عدلا معهم. والأمر الثالث بالإحسان إليهم، أن تحسن إليهم ماديا إن استطعت، أن تحسن إليهم معنويا، أن تحسن إليهم علميا وثقافيا وفكريا، تأخذ بأيديهم من الضلالة إلى الهداية، من الكفر إلى الإيمان، ومن الإلحاد إلى التوحيد، وهكذا. وتحسن إليهم كذلك اجتماعيا، إن رأيت اختلافا وتنازعا بين المسلمين تقوم بإصلاح ذات البين. هكذا تحسن إلى الناس وتخدمهم. أما كيف أخدم بلدي، أولا بالأمانة وعدم الخيانة. لا أخون بلدي، سواء كنت رئيسا أم مرؤوسا، كنت راعيا أم رعية، كنت طبيبا أم أستاذ جامعي أم قاضيا أم محاميا أم تاجرا. لا أخدم بلدي، أكون أمينا. والأمر الثاني بالإصلاح وعدم الإفساد، أصلح ولا أفسد في أي مجال من المجالات. والأمر الثالث قلنا أن تتقن العمل الذي أنت فيه، المجال الذي تعمل فيه أن تكون جيدا فيه، لا بد أن تكون مبدعا، تأتي بشيء جديد ونافع لبلدك ووطنك. والأمر الرابع أن تسعى لجمع الكلمة، لأن التفرق يضر بالأمة ويضر بالبلد. فالقيادي الناجح والداعية الناجح كذلك هو الذي يسعى للتأليف بين القلوب وجمع الكلمة ودرء التنازع والشقاق فيما بين الناس. ونسأل الله أن يحسن الختام ويستعملنا في خدمة دينه وخدمة الإسلام والمسلمين، والحمد لله. بارك الله فيكم. استش مايكي أمشجاري لتبردستان بويكا صوتشيت مايكي لخود نزيكروا بلام تكامل وايكا برسيارة كان بيونديان هبيت بكرتي برزيان وبكرتي بيت أو برزة برسيارة هي أو برزة. السلام عليكم. وعليكم السلام. دو مايك بباشتر دو مايك بوي فرياب كوين تأخير نبيل. والله كاك دكتور يعني أوتان هاول بدين كوا يقدنجي لنا وملتها براوكينوا. أكيد كسر حزبي بيو إم في بين أهل السنة وجماعة، يعني فرد لنا حزب كيسبيه إما بأهل السنة وجماعة حسابكين دسقول. بارك الله فيك. براي من تحزب يعني مسلمان وخريجي حزباتي كردن به ضلينا ومخالفة شرعة وإسلام بيوستي بحزباتينية أما بدعيك. بلام آية: هل كل من وقع في البدعة وقعت البدعة عليه؟ آية لميزان أهل السنة وجماعة. هل كسيك توشي بدعيك بو يكسر دبيبه مبتدع شرنية. لو أنا كسيك لنا حزبي إسلامي بيو مبتدعنية، توشي بدعيك ببز مبتدعنية، وكسيش حزبي نية بحساب بلا مبتدعيشة. بويا إمنا بتراز وكان لغير مجال خويدا بكار بينين بلين والله أويك لنا أحزاب حزبيات بدعية.
بەس ناکرێت تۆ بڵێ ئەوەی لە ناو حیزبی ئیسلامیدا مبتەدیعە گومڕایە ضالە مضلە نەخێر ئەو بڕیارە غەڵەت تەوانیە سەیری عەقیدە و تەعاملی خۆی دەکرێت بارەکە الله فیک فەرموو السلام عليكم كاك دكتور بخير السلام براك كاك دكتور باسي اوت كر او تأويل وتفسيراتاني كنوية لبو قرآن دكري اتو بيكرا هميان رفض دكي يان بشي وادشكي يعني دست خوش بيت تكا تأويل استاذ زور هي يعني دكري ديدي شي نوية بغو دخل قرآني كان يعني هرشتك يعني كتاب سن او ها سن كتابك هي او بابتانا اذا كيوسف ياخذني نو ياخذ تيجيشتن بارك الله فيك السلام آية دانو تفسيري عصري تازه سردميانه بو دقيقان نرم هر تفسيرك بيچواني تفاسير علماء وأئمة سلف نبي آسائية مشكلة نية يعني بتابتي لبواري إعجاز قرآن كومالة شت هي تازه دردك ويكا لسردمي صحابش نزان راوا قيناكا أما تفسيرك بيت بيچواني أو تفسير بك صحابة وتابعين وبيغمبر كردوان عليه الصلاة والسلام أو مرفوضة بارك الله فيك بله من الناس أنا ما يقدر يدرس شيء لخدمتي دام فرموا شيء لا يتكسب كات بارك الله جزاك الله خير موسى موسى لباس كردني مثلا خدمة كردني الدين ماله أما مثلا هر کس کرد دستی دوری خدمت الدين دکمو بهرنا و چی دیو دور لو مقام مثلا بفقاسي بناو دكي هر شيء دير شكله باس القرآن وحديث دكاتن دري أما خدمت دكام أما الإسلام مثلا لزوبش شو نكلمات يك سوالف شيء بس ذكر شيء خدمت الدين دكا ماله لو أنا الجناب برسم بريمون صار له دانش تجنا كان مثلا هم تان لسفارة أو كان كوك وندانش بو خلقي مثلا بري أو راس دكي أو غلط دكي لو أنا الجناب برسم بريم كذا خو كودك ريهم اسمه كده وهم ليكش كم برسم أيوج نري أريما كودك ريهم بسمه كنيانو اشتكى لسي كوب سكت جوانا برايان دست خوش بيت تواو تيجيشتم لناو ايوي برز اللي جنيك تشكيل كان شي بانك خوازة بناوي الدين وكلمي مسموعة والتأثير هي لنا خلق دا وقصي سودي هي بو خلق وراو بوچوني شي لمن جاوازة موعدك دانين دياري كان لهولير بيت لدوهوك بيت لدروي ولاد بيت لناوي ولاد بيت موعدك دياري بكري بپشتیوانی خوای گەورە ئیمکان ببێ بۆی بچین من ئامادەم تێگەیشتی برا با لە ناو وڵاتەوە دەست پێ بکەین جارێ لە ناو ئەم وڵاتەی خۆمان چێ بانک خوازە بە ناوی دینەوە و خلافی هەیە لەگەڵمان و ڕاو بۆچوونی جیای هەیە من ئامادەم لەگەڵیدا بنیشم بۆ خاتری برایەتی مسلمانان یەکڕیزی مسلمانان نێهێشتنی تەفراقە و خلاف لەسەر ئەساسی قورئان و سنەت بەو شێوازەی کە سەحابە تێگەیشتووە من ئامادەم براکانم هر روزك موعدك داندرا بإذن إخوان خدمت دام شيء تفرموا دكتوري بريس فازاي خير داتوا براسي سيمينارك زور بسود وداوكاري نخواي قورا بك تسر ميزاني حسنات دكتوري بريس بسياريكم هي سبار المسألة خدمت كردني ملة ولاتش دفرمن ما ينزع بالسلطان لا ينزع بالقرآن ويك بالسلطان دكري بقرآن جيبجينا كل الأمر واقع خدمت كردني دين راستا جرينجا وقوريا بەڵام لە هەمان کاتیشدا خزمەتکردنی وڵات ئەوەی کە بەسەرکردە و بەرپرسانی وڵات دەکرێت نە بە شەعب دەکرێت نە بە مەجالاتی دیکەی داوەک و بەڕێستان باسان کرد ئەوەی من حەقیقەتەن ڕەخنە نییە تەوزیحێکە حەز دەکەم جەماعەت ڕوونتر تێبگەن لەو بابەتە بارەک الله براکانم هەر یەکەو بە ئەندازەی خۆی مەسئولیەتی لەسەرە هەر یەکەو بە ئەندازەی خۆی یعنی مامۆستایەکی ڕەوزە ئەو مەسئولیەتی کە لەسەرەتی جیایە لەگەڵ ئەو مەسئولیەتی لەسەر مامۆستایەکی زانکۆیە ئەو مەسئولیەتی لەسەر شانی محامیەکە جیایە لەو مەسئولیەتی لەسەر شانی قازیەکە ئەو مەسئولیەتی لەسەر مدیر ناحیەیەکە کەمترە لەو مەسئولیەتی لەسەر شانی محافظێکە و هەروەها کەمترە لەوەی لەسەر شانی سەرۆک وەزیرانێکە کەواتە ئێمە دەڵێن هەر یەکە لە لایەنی خۆیەوە بە گوێرەی توانای خۆی مەسئولە كلكم راع وكلكم مسؤول عن رعيته حديثك في عمر خاص عصمرونا هموما شوانين هموما مسؤولين الحاكم راع وهو مسؤول عن رعيته إمام يكسر لهموم ملتك مسؤولة أدي بياوك لناو خزانك يخوي لخزانك يخوي مسؤولة هل يكب جواري توانا يخوي مسؤولة براكم دبي هموشي هولدا بل السلام عليكم ومستجان عليكم بناوي دانشتواني شاري هولير زور بخيراتني زنابتان دكين مامۆستا جان من وەکو پارێزەرێک باشی دەخوازەکانت کرد لە ساڵی 2013
من هەتا تەمەنی 25 ساڵی مبتەدیع بووم دەروێژ بووم لە ساڵی 2013 بە فەزلی خوا پاشان جەنابتان و بانخوازی وشی بەڕێستان و کەناڵەکەتان الحەمدولله ئەهلی عەقیدەم ئێستا ئەو بەرنامەی سەلەفیم وەرگرتووە. خوا موفقت کا براگیان. بەس هەموو کەس بزانێت سەلەفیەت حیزب نییە براکانم و منیش سەرکردەی سەلەفیەکان نیم. ئەوە بە هەمووی بیزانێت یعنی وانە زین دەڵێن ئەها کۆمەڵ یەکگرتوو بزوتنەوە سەلەفی نانە بۆستە کەوتت کۆمەڵ دەڵێن بۆستە لێرە کەوتت بزوتنەوە ئەمما بڵی سەلەفی تێکەڵیکەی نەوەڵە برام سەلەفیت بەلای منەوە هەرچی موسڵمانە نەچوو بێتە ناو بیدعەوە نەبوو بێ بە مبتەدیع سەلەفیە جا کەم تەرخەم بێ گوناهبار بێ هەرچی بێ موسڵمانیت بەوە ڕازی بیت کە خوا بەتەنها بپەرستی ئەمە یەک مەرجی یەکەم بەوە ڕازی بی تەنها شوێنکەوتەی پێغەمبەر بی عەلەیهی سڵاو وسەلام ئەوە دوو بەوەش ڕازی بی تەنها ئیسلام بەرنامی ژیانت بێ خۆ تۆ سەلەفی سەلەفی یعنی ڕەشوڕوتی موسڵمانان تێگڕا کە بەو دینە ڕازین پێغەمبەر و سەحابە لەسەری بوون ئەوە سەلەفیە براکەم ئەی هەر کەسێ لەو سێ ئەسڵە لایدا وتی وەڵام من مسلمانم بەڵام خوا بەتەنها ناپەرستم کەوتم یا ئەڵڵا دەژڵم یا ڕەسوول ئەڵڵا ئەوە دەڵێم سەلەفی چی دەڵێم ئەوە شەخص پەرستە ئەی کەوتی باشە من خوا بەتەنها دەپەرستم بەڵام بەس ڕازی نیم شوێن سونەت کەوم کاکە کۆمەڵە بیدعە هەیە حەسەنەیە چاکە دەڵێن تۆش مبتەدیعی و گومڕایت ئێمە تەنها بەوە ڕازین شوێن سونەتی پێغەمبەر کەوین عەلەیهی سڵاو وسەلام ئەی وتی باشە بەڵام کاکە ناکرێ بڵێن بەس ئیسلام کۆمەڵی قانون و یاسا هەیە ئەمڕۆ باشترە لە قانونی ئیسلام دەڵێن تۆش گومڕایت و تۆش ئەهلی سونەنی ئەجینا هەر کەسێک بەم سێ ئەسڵە ڕازی بێ کە ئێمە بەیانی و ئێواران سێجار دەڵێن ڕەضیت بالله ربا وبالإسلام دينا وبمحمد صلى الله عليه وسلم نبيا أو السلفي وإبراهيم حزب نية وقتش شاوري مكان هر روجش سلفي بناوي حزب وكرا أو من يكم كسم كبراءتي لذلك إن شاء الله بله السلام عليكم ورحمة الله وبركاته. عليك السلام. زور سپاس دەکەن بۆ سیمینارە بەسوودا سەبارەت هەر بە خزمەتکردنی دین و تێکۆشان لە بۆ دینی ینی لەو جێژاوەی ئێستای هەموو کوردستان ینی قورئانیەکان و غێرە دینەکان زۆر زیادیان کردێت چ بکەین لەسەر هەتا کەچیکردنە بانخوازی نا ئەوەشین وبینێ ڕێفریان زیادکە و ئەتباعشیان زیاد کاتن زۆر سپاس. خوا سەلامەتکە براکەم وابزانم لە وتەکاندا جوابی تێدا بوو ئیعدادی نەفسی خۆت فێری علم بە علمەکەت زیاد کە ئەو کاتە توانی وەڵامی قورئانی بدەیتەوە وەڵامی هەموو مبتەدیعی بدەیتەوە ئینشاء الله. بەڵێ با مەجال بدەن کات کەمەوە مەجالی 5-6 کەسی کە بدەن برا بە خەڵک ئازاد بێت ئازادی کردو. ئامۆستا دەسوساوت خۆش جزاک الله خەیر لای من پرسیار نییە داواکاریە کە گەیرە قبولیکەن بۆ هەولێری خۆشەویست داواکاریە جەماعاتی ئەکادیمیای ئامۆژگاری بە پێویستی دەزانین بەقێکی گەورە لە هەولێری پایتەخت بکرێتەوە بۆ خزمەتکردنی دین و بەدەستهێنانی عیلم بەسەرچ إن شاء الله برا دەست خۆش بێ براکەم إن شاء الله برام چێ ڕەخنەی هەیە چێ گلەیی هەیە چێ ڕای جیاوازی حەز دەکەم ئەوان قسە بکەن فەرموو ببرەوە مستەڵا من یەک پرسیارێکە جیاوازە ئایا بەرخەت نییە لە داهاتووە لیستێک دروست بکەن بستە ناو پەرلەمانە بۆی زیاتر خزمەت هەم بە میلەت هەم بە دەوڵەت هەم بە ئاین بکرێ لەبەرەوە زانین ئێستاکان یاساکان هەمووی لە پەرلەمانە دەرەچێ یاساکانیش ئەوەی کە ئێستایشی پێکرێ ئیسلامی ناڵێم نین بەڵام پێویستیان بەوەی بگۆڕدرێ. سوپاس. دەست خۆش بێ وابزەم تقریبا جوابی پرسیارەکەم پێشتر دایەوە کەوتم سەلەفیەت حیزبایەتی نییە و ئەمڕۆژ ڕاستە دەڵێن خەڵکانێک وەکو سەربەخۆش دەتوانن بەشداری بکەن لە پەرلەمان و لە چی بچی بە هەر حاڵ یعنی ئێمە هەر کەسێک کە باش بوو چاک بوو بچێتە پەرلەمانەوە و قسە و کەلیمەیەکی خێر بڵێ دەستخۆشی لێ دەکەین مەرج نییە بڵێن وەڵام من لیست دروستکەم ئەوە ئیشی من نییە براکەم بارەکە الله فیک. بەناوی خوای گەورە و میهرەبان دکتۆر گیان پرسیارێکمانە بە زەحمەت نەبێ ینی بوونی کۆمەڵێک بۆچوونی جیاواز لەبارەی جەنابتەوە کە بۆچوونەکان سەرڕای ئەوەی کە جیاوازن هەمووشیان دژ بە یەکن ینی ئەگەر لە ڕوانگەیەکی فکریشەوە سەیری ئەم بابەتە بکەین بۆ دەردەکەوێت زۆرێ لە دژبەیەکی هەیە ینی بۆ نمونە ئەگەر پرسیار لە کەسێکی ئەلمانی بکرێت کەسێکی سیکۆلار کە بە مانای گوشە سیکۆلار بێت نەک ینی لە مانای گوشەکە تێنەگەیشت بێت کە پرسیاری لێ بکرێت لەبارەی جەنابتەوە
بەش ئەن تێگەیشتنیان بۆ جەنابەت ئەوەیە کە تۆ پێت دەڵێن داعشی خەوتووی باش لە بەرامبەر ئەوەش ئەوەی کە بەمانای وشە داعشە کە ئەم فکرەیە لە نێو خەڵکدا بڵاو دەکاتەوە کە پرسیاری لێ بکرێت لەبارەی جەنابەتەوە دەڵێ دکتۆر عەبدوڵەتیف پیاوی سیکۆلارەکانە یعنی ئەمیان بەولا دادن ئەمەتیدان بە ئاقارێکی الحمد لله وكفى الله المؤمنين القتال وەڵامی یەکتریان دایەوە سیار لە کەسێکی حزبی بکرێ ئیسلامی ینی زۆربەیان تێڕوانینیان لەوارەی جەنابەتەوە ئەوەیە کە ئەڵێن کەسێکی مەدخەلیە ئەوەشی بەمانای وشە مەدخەلیە دەڵێن حزبیە و ئیسلامیە ئەوەی کە سۆفیا دەڵێ پیاوی ئیسرائیلە ئەوەشی کە پیاوی ئیسرائیلە و بەکرێ جیلاوی ئەوانە دەڵێن ئیسلامەتیەکمان دەوێت کە باو باپیرانی ئێمە لەسەری بوون یعنی ئەوەی کە ئەمڕۆ سۆفیەکان باگەشی بۆ دەکەن زۆرشمە خۆش دەوێت لەبەر خی گەورە خوا خۆشی بێن برایگیان بارەکە الله فیک وەڵا ناکرێت ئینسان لە یەک کاتدا هەم پیاوی دەسەڵات بێ هەم داعشیش بێت خوش دەزانی هیچیان نین پیاوی ئەو دینە نەبێ ئینشاءالله هیچ شتێکی تر نین خی گەورە لێمان قبوڵکە بەڵام زۆر کەسێ تێناگا کە تۆ لەگەڵ دەسەڵات دانیشتی بۆ قسەیەکی خێر بۆ مەوزوعێکی خێر کە لە خزمەتی دین و میلەتەکەدایە ئەو ناوێ بزانێ بۆچی دانیشتووی یەکسەر گومانی دڵڕۆشیەکەی خۆی حازر لەو کاکە هەنەتان بینی فلان لەگەڵ فلان دانیشت چی بوو یعنی خۆ موسا لەگەڵ فرعون دانیشت نە من دەگەمە پەنجەی موسا لە چاچێتیدا نە سەرکردەکانی ئێمەش بوونەتە فرعون یعنی کاتە چ تاوانێکی تێدایە بۆیە برای بەڕێزم هەر یەکە چاویلکەی خۆی چۆنە خەڵک ئاوا دەبینێ کە سووری لە چاو کردوا دەزانێ خەڵک هەمووی سوورە شینی لە چاو کردوا دەزانێ خەڵک شینە ئەوە مشکلەکەیە بەرحاڵ الحەمدولله خی گەورە لەسەر ئەو دینە ئیستیقامەتمان پێ بدا غەیری خزمەتی دینەکە بەخوا هیچ هەدەفێکی ترمان نییە برای من بەڵێ کاک عەلەیکم السەلام وەرحمەتوڵڵاه زۆر بەخێراتم پرسیارێکم هەیە لە خزمەتگەری مادین لە چوارەم خەڵ باس کرد کە دینی وەسەتیەت بە خەڵک بگەینی باش و باس کرد کە دوو لە کۆژەوی زیادەڕەوی باش زیادەڕەوەکان و تەکفیرەکان دەڵێن ئێمە زیادەڕەو نین کە ئەو حەیسەی عومەر بن خەتاب دەکەنە بەڵگا أمرت أن أقاتل الناس حتى أن تشهدوا أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله. ماذا؟ أولا كان ولقار وأعطيك أخوي قريب في غير حاجة في البيت خذ الكتاب طالما طبي لباودينا باشا برا مبارك ان شاء الله. دكتور عبد اللطيف. اي تشاون دكتور من با اوك لباودينا اني لا تدخلهم ممسكاني زان كومان زور ناك ممسايد ما خاصه بس هموز ممسكاني در يعني جورك لا فكري الحاد وانا اللي يعني دبير جا بمن باشا كلا كنالات كي ايوا ولا ميكم انا كان كدوباره ببيت ان شاء الله باذن اخوه ان شاء الله. شو زور خدمتك راسي بالراسي زور خدمتك بسر تشاو ابراهيم بسر تشاو دكتور جانا شيء تربا دو برسياسه برسياسه تربا دغرين وبس ان شاء الله براكم فرموا
محتاجان السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. محتاجان زوز بخياتي برز الدكين. والسلامة. ويك دوا كلمة هي أنا وكو دوا كاري خومني دوا كاري تشجشتيها كوا صالانة يكزل دي خدمتي أو شاري. أزمان لي يعني بك 2000 3000 أكثر بكريتن. شي براستي أو شارع زور بيوستي بزلامتيها. من خدمت عندنا خواساني كابراك. بايك الدنيا وكامسر كنت إن شاء الله. خوي قبل يسمع. يا ربي. آمين لك الله يوش لسر خير براكم. السلام عليكم. عليكم السلام. يقدق براكم. يقدق. هر کەسێک ڕەیەکی پێچەوانە و مخالف و ڕەخنەی هەیە بەس ئەو پرسیارکە. ئەو من بکەم. کەسی تر نا. فەرموو. لێرە مەکات دکتۆر. سلام عليكم. عليك السلام برایگیان. برای من فەرموو. مامۆستا محەممەدم. بەڵێ. مامۆستا محەممەدم هەر لە هەولێر ناهەولێر. لە خزمەتدا مامۆستا محەممەد. کاک دکتۆر بەخێراتنی جەنابەت دەکەم خۆشحاڵ بووم کە لێرە لەگەڵمانی بەڕاستی لۆمە خزمەتتان لە خزمەتتان. ئینشاڵڵا گەورەیە. بەڕێز. خواش دەزانی لە پێناوی خوای زۆرمان خۆش دەوێت. أحبكم الله خوا خۆش دەوێت. بەس یەک نوقتەمان هەیە کاک دکتۆر مەسەلەی مەولود. مەولود بە خۆت دەزانی تایبەتمەندیەکی شاری هەولێر. ڕاست. لەلای ئێوە زۆر ڕەخنە لە مەولود دەگیرێت. ئەو ڕۆژ دەمەوێت باسەکە گرێ بدەم ڕێک لەگەڵەوەی کە باس کرد خزمەتی خوا و خاک و دین و بابێن خەڵک و دین. باشە ناکرێت ئەمە لە ڕێگەی ئەو مەولودا بتە یعنی خاڵە چووە چەرخان یعنی نوێگەریەک زیاتر خزمەت بکەیت لە ڕێگەی ئەو مەولودا بارەکەڵڵا خوا خێرت نووس. خوا سەلامەت کە بڵێن. ئێمە یعنی کە لەگەڵ ڕێز و حرمەت و خۆشەویستیم بۆ خەڵکی هەولێر دەڵێ خەڵکانێک لێرە مەولود دەکە مانەوە نییە کە کەسێک مەولودی کرد یعنی دوژمنایەتی و کێشە دەست پێ بکا برام بە منکەر دەڵێن منکەڕ. بەڵام یەک شت بزانین ئەو ئاینی پیرۆزی ئیسلامە خۆی کاملە. ئەلیەومە ئەکمەلت لەکم دینەکم. دین کاملە پێویستی بە زیادەکاری نییە برای شیرینم. و بڵێ وەڵا بەکاری دێنین بۆ داوا الحەمدوللای وەسائل و ئەدەواتی داوا زۆرە ئێستا دەتوانین هەموو ڕۆژێ داوا بکەین دەتوانین لە کەناڵەکان و لە ڕادیۆکان و لە تۆڕە کۆمەڵایەتەکان بەردەوام داوا بکەین یعنی داوا بۆ دینی خوا و زیندوکردنەوەی ژیاننامی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام وسەلام لەسەر مەولودێکی یەک ڕۆژەی ساڵانە نەوەستاوە. بارەکە الله فیک. بەڵێ کاکەگیان. مامۆستا گیان سلام علیکم. وعلیکم السلام. بەخێراتن تەکەین ئینشاءڵڵا بەخێر بێی سەر چاومان. سەلامەت کە براکەم. مامۆستا من لۆ پێشمەگەیەک پرسیارێکت ئاراستە یەکەم جەنابەت باسی خزمەتکردنی وڵاتت کرد ئایا ئێمە پێشمەگە خزمەتی وڵات ناکەین باسی پێشمەگەت نەکرد بەڵام داواش یەکەم ڕوونکردنەوە بدەیە هەندێک لە پێشمەکان خۆیان بە مقەسەر ئەزانن ئەڵێن ئێمە پێشمەگەین موچەکەمان حرامە خەڵکێک وا تێگەیاندون لە هەمان کاتە ئێمە زۆر نوێژەکانیشمان بە جەماعەت دەکەین الحەمدوللیلا. دەست خۆش ببرایگەن سەرکەوتوبی ئەوانەی خزمەت بە وڵات دەکەن وتم تەنها چین و توێژێک نین هەر یەکە لە بواری خۆی ئەگەر لە بیرتان بێوتم تۆ لە هەر موقعێکی لە هەر بوارێکدا خزمەت دەکەی مهم دەستپاک و ئەمین و چاکساز بیت بە جوانی بیکەی بۆیە پێشمەرگە لە پێشەوەی قائمی خزمەتکارانی ئەم وڵاتەیە براکەی من بەڵام وەکو تۆ دیفاع لەم میلەتە و لەم وڵاتە دەکەیت کە وڵاتێکە خەڵک موسڵمانە الحەمدوللیلا ڕوو لەخوایە نایڵی کەسانی دەستدرێژی کار دەستدرێژی بکەنە سەر وڵاتەکەت خوێن و ماڵ و سامان و عێرد و ناموسمان ببەن ئەوەی ئێوە دەیکەن براکەم کارێکی خێرە ئینشاءڵڵا کە بەو نیەتە بیکەی کارێکی خێرە ئینشاءڵڵا خوای گەورە ئەجرتان بنووسێ. دەی کۆتا پرسیار کاک لەبەر نوێژ دەنا ئامادەم بەخوا تا بای لەگەڵتان دانیشم نازانم دەیدەنە چێ السلام عليكم. عليك السلام ورحمة الله. مامۆستای بەڕێز ئێمە لە کوردستاندا دەژین تا چەند عوزر بەجاهل بۆ ئەو کوردە دەیەندرێتەوە کە تایبەتی شێخ ساڵح فۆزان دەفەرمێ ئێستا دەعوا گەیشتوتە هەموو شوێنێک ناتوانین بڵێن خەڵکی عوزریان هەیە بە تایبەتی لە مەسائل عەقیدە تۆ وەکو بەڕێزت شارەزای بە عەقیدە و شێوازی داوا لە کوردستان ئێمە وەکو کورد عوزر بەجاهلمان هەیە لە مەسائل عەقیدە لە کاتێکدا کە لە داکی باش پێغەمبەری خوا قبوڵ نەکرا لە ئێمە قبوڵ دەکرێت ئێستا ئەم مۆزوعە ئیجمال و تەفسیلی هەیە بڵێ وەڵا کەسێک لە کوردستاندا ئیسلامی نەبیستووە و بۆیە دەبێتە کافر عوزری هەیە بەجاهل وایە عوزری نییە مسلمان نابی کافری بەڵام لە مەسائلی دقیق و وردوردا پێی نەگەیشتووە یا بە غەڵەت تێیان گەیاندووە عوزری هەیە بەڵێ عوزری هەیە یعنی بۆ نمونە ساڵانێکە دەیان و سەدان ساڵە
ینی خەڵکانێکیان فێر کردووە کە تۆ وتت یا ئەڵڵا دەشبێ بڵێ یا غەوسی گەیلانی هاوار ئەوەش کە فێری کردووە مێزەر سپیە جبەلەبەرە تێگەیشتی خەڵکێکی نەزان نییە ئێستا تۆ بڵێ وەڵام مادام وای کردەوە کوفری کرد بەڵێ هاوارکردنی غەیری خوا کوفرە بەڵام کابرا عوزری هەیە بۆ تەویلی هەیە کەسانێک بە غەڵەت تێیان گەیاندووە کەواتە لە مەسائلی دەقیقدا عوذر بە جەهل هەیە شتێک کە پێی نەگەیشت پێ ئەمما بڵێ وەڵام من موسڵمان نابم جەهلم هەیە من نەمزانی و ئیسلام دینێکی باشە نەلەوەدا عوزرت نییە لە قبوڵی ئیسلامدا عوزرت نییە تەواو براکانم برا بەڕێزەکانم داوا لێبوردنمان هەیە پێم زۆر دەمێکە دەسەڵ دەبڕێ فەرموو توا باوەیان عایدی من بێ فەرموو گیان هەستە تەواو کاک ماوەسا سەرەتا بەخێر بێت سوپاس دەکەم برای من مەسەڵانیە من ماشاءالله ماوەسا پرسیارەکەم ئەوەیە ئایا بۆچی وشەی سەلەفیەت هەڵبژێردراوە لایەن سەلەفیەکانەوە ئایا پێش ساڵی 1850 وشەی سەلەفی هەبووە ئەگەر هەبووە کام ئیمە بەکارهێناوە کام زانا بەکارهێناوە یان یاخود خودی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئایا بەکارهێناوە یان ئیمامەکانی دوای ئەو بۆن ئیمامی ئەبوو بەکر یان ئیمامی شافعی تێگەیشت ئایا سەلەفی هەوڵێک نییە هەوڵێکی سیاسی نییە بۆ گەڕانەوەی دین لە ناو کۆمەڵگاوە بۆ بەرەو مزگەوت وەک چۆن لە سەردامەکانی ناوەڕاست کڵێسە لە کڵێسە کرا لە ئەوروپا کرا ئیشت کارت من مۆزدەفم بەس بەڵێ ئەی باش دەست خۆش بێ براگیان دوو تەوەری گرنگی باس کرد تەوەرێکیان ئەو ناوی سەلەفی بۆچی تەوەری دووەمیان پێدوانی ئەوەش دەستێکی سیاسی لە پشت بێت و وەکو کڵێساکە تەشبیهی کرد سەرەتا برای بەڕێزم هەر کەسێ پرسیار لە من کا ناوت چییە دەڵێم عەبدولەتیف ئەحمەد مستەفا ئەمین ئەوە ناوی خۆم و باوک و باپیر و باپیرە گەورەمە کەناڵمان ناوی ئامۆژگاریە تێگەیشتی ناومان نەناوە کەناڵی سەلەفی یا عەبدولەتیف سەلەفی یا نازانم هیچ یعنی کەواتاوە نەبێ ناو لەقەبێک بێت دامان نابێ نە بەڵکو چییە کەسێ سەلەفی وشەیەکی عەرەبیە کوردیە عەرەبی سەلەفی یاکە یا ئینسپەی پێدەوترێ کەواتە نسبەتی خۆت بدەیتەوە لای سەلەف چێن یعنی پێشینە چاکەکانمان کە چێیە پێغەمبەری خوا سەڵەم سەحابە و تابعینە ئایا ئێمە دینداریتیمان وەکو ئەوان بێت خراپە یا چاکە دەڵێن با بگەڕێنەوە خزمەت قورئان گەورە دەفەرمێ والسابقون الأولون سابقون الأولون چێن پێشینە چاکەکانی یەکەمینەکان من المهاجرين والأنصار مهاجری و ئەنصار باش ئەمە صنفێک کە چێن سابقەکانن پێشینە چاکەکانن سەلەفە ساڵحەکەن دووهەم چێیە والذین اتبعوهم بإحسان ئەوانش کە تا شوێن ئەوانە دەکەون بە چاچی رضي الله عنهم ورضوا عنه خوا لێیان ڕازی تۆ مهاجری ناوی بەڕێزت شاب کاکە شاب تۆ مهاجری تۆ لە مهاجرین بووە لە ئەنصار هیچیان کان لە دەست چوو ئێمە مهاجری و ئەنصار بین یەک شتمان ماوە ببین ئەویش چییە والذین اتبعوهم بإحسان بەڵام ئەنی شوێن مهاجرین و ئەنصار کردن دەتوانی یا ناتوانی خوات کرد خوای گەورە دەفەرمێ رضي الله عنهم ورضوا عنه يعني خوای گەورە دوو صنفی رازیە بەس صنفی یەکەمیان ڕۆیشتن نەمان چێن والسابقون الأولون من المهاجرين والأنصار أواني سابق بون بيشو رويشتن والأنصار رويشتن خواليان رازية أي صنفي دوم كين والذين تبعوهم بإحسان أواني شوين مهاجرين وأنصار داكون بتشاشي تعرج قيامة رضي الله عنهم ورضوا عنه من دم من يشو توش خوالي من رازي به شون بو إسلامتي کە لە ئێران دەکرێ یا بەو ئیسلامەتی لە تورکیا دەکرێ یا ئەوەی کە لە بەغدا دەکرێ یا ئەوەی کە لە سعودیە دەکرێ یا ئەوەی کە لە هەولێر و سلێمانی دەکرێ دەڵم کاکە بەو ئیسلامەتی کە سابقون الأولون مهاجرین و ئەنصار بەسەری بوون ئەو سەلەفیەتە ئەجا بڵێ حزبە سیاسەتی لە پشتە یعنی چ سیاسەتێک لە ئەوەدا من بە تۆ بڵێم بە هەر برایەک بە هەر خوشکێک بڵێم برا بەڕێزەکەم تۆ مسڵی الحەمدولله بەڵام ئەو ئیسلامەتیە بە کە مهاجر لەسەری بوون بۆ آخر خوا وعدی ڕەزابوونی بەوان داوە رضي الله عنهم ورضوا عنه يعني سیاسەتێک لەوەدا دەبینن اینجا شقی دووەمی پرسیارەکەت ئێمە دەمانەوێت ئیسلام لەناو کۆمەڵگا دەرهێنین بیخێنە مزگەوت یا تەوەری
باسەکەی من ئەمڕۆەوە بۆ چۆن خزمەت بە مجتەمع بکەین بە کۆمەڵ بکەین چۆن کۆمەلگا بەرەو ئیسلام بانگ بکەین ئیسلام باو بکەین بە ئەخلاقی جوانمان لە وڵاتە کاتنیشدا کەواتە ئەم نەزڕەیە غەڵەتە براشیر دەکەم داواکارم لە خودگار بۆ خاتی ناوجوانەکانی صفاتە بەرزەکانی لە منیش و لە ئێوەش ڕازی بێ لە هەمومان ببورێ و بەرەکەت بخاتە سەر ژیانی هەموو لایەکمان و سەر شاری هەولێریش و سەر تێگڕای هەرێمەکەشمان و تێگڕای وڵاتی موسڵمانان برایەتی و تەبایی بگەڕێنەوە ناومان زیاتر دەستگرتووی دینەکەمان بین ئەخیرمان خێرکاوبەکانمان بێنێ بۆ خزمەتی دینەکەی والحەمد لله والصلاة والسلام على رسول الله والسلام عليكم ورحمة الله وبركاته. أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين. ئامۆژگاری لە قورئان و سنت بە تێگەیشتنی